بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز پێ خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ داهاتینەوە خزمەتان لەگەڵ هاوکارنشان هیواخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار عزیزان و بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێ و بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی لە کامەرانی و ئاسوودەییا بن. سپاس بەخوام ڕۆژ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگۆ و بابەتی جیاوازی بابەتەکانی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بەڵازان ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەرە و کۆمەڵێک بڕگە و زانیاریمان بۆ ئامادەکردوون لە تەوەری یەکەمدا باز لە ناڕەزایەکانی دەرچوانی یەکەم و دومی سێمی زانکۆ و پەیمانگاکان دەکەین بۆ پێی کە چەند ساڵێکە دانەمەزراوە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و ئەوان ناڕەزایان هەیە لەو تەورەدا باز دەکەین زانین کێشە و گرفتەکانی ئەوان چییە تا چەند داواکاریەکانیان بۆ دامەزراندنیان چۆتە پێشەوە و ناڕەزاییان بەردەوامی دەبێت لە داهاتوودا و لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. لە تەوەرێکی تری شخصە لەسەر پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکەین لە 6 مانگی ڕابردوو وەک دەزانن پێشێلکاریەکان دانیار 6 مانگ هەژمار دەکرێت یاخود تۆمار دەکرێت. هەوڵ دەین کۆمەڵێک میوانی تایبەتمان هەبێت بۆ قسەکردن لەسەر جۆری پێشێلکاریەکان یاخود کات و شوێنی ئەو پێشێلکاریانی بەرامبەر ڕۆژنامەنووسان و تیمەکانی ڕاگەاندن کاران دەکرێت لە هەمبەر بڵاوکردنەوە و وەروەها بەدەستهێنانی زانیاری لە کاتی تێپەڕاندن و جێبەجێکردنی ئەرکەکانیاندا. پێم وایە شوێن ساڵ بە ساڵ پێشەکاریەکان زیاتر دەبنەوەی کە گوێرە ئامادەکان لە جۆرەکان نوعەتی پێشەلکاریەکانیش گۆڕانکاری بەسەر بەڵام ئەو ڕاگەیاند و میدیانی کە سەر بەدەسەڵات بن کەمتر پێشەلکاریان بەرامبەر ئەنجام دەدرێت. تەکیەکی لەو بابەتانەی کە من پێم خۆش ئەمڕۆ لەگەڵ میوانەکانم باسی کەم زانم بەرخ و جیاوازی بەرامبەر پێشەلکاریەکان ئەوە ئامارانەی لایلایەنە پەیوەندیارەکان هەیە لە هەمبەر پێشەلکاری بەرامبەر ڕاگەاندنکارەکان بۆ هەموو دەستگاکانی میدیایی یەک شتە یاخود جیاوازی لەو بابەتەیە هەیە. بەڵایزان تەوەریەکەمان ئامادە بێت دەچینە ڕانیە لەوێ میوانێکمان دەبێت باز لە ناڕەزایەتەکانی دەرچۆ دانەمەزراوەکانی یەکەم و دوم و پێما بە سێمەکانی ژەر بڕیار بوو کە دابمەزرێنەوە یەکەمەکانی زانکۆ بزانین ئەوان داواکارەکانیان چێوە تا چەند داواکاری و ئەوەی کە کردویانە بچێتە پێشەوە بووی دابمەزرێن لە دام و دەستگاکان یاخود لەو زانکۆی تێدا خوێندویانە. بۆ قسەکردن لەسەر بابەتە دەچینە ڕانیە میوانێکمان لێ ئامادەی زۆر بەڕێز ڕەسوول محەممەد نوێنەری دەرچۆ نامەزراوەکانی یەکەم و دوم سێمەکان. کاک ڕەسوول سڵاوی خوات لێ بێت گەرگوێت لە دەنگی ئێمە بێت. بەڵێ سڵاوی خوا لە هەموو لایەکتان سڵاوی خوا لە کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس کاک ڕەسوول تا چەند داواکارەکانتان چۆتە پێشەوە ئایا لە داهاتووشدا و لە ئێستاشدا ئەوەی کە داواتان کردو یاخود ئەو مانگرتنی یاخود ئەوەی کە خۆپیشاندانە با بڵێن دەچێتە پێشەوە بەردەوامی دەبێت؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ وەک نوێنەری گشتی دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ پەیمانگەکانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین بۆ ساڵی خوێندنی 2016 بۆ 2017 لە بەردەم زانکۆی ڕاپەڕین لە ڕانیا گرت بووینەوە بە مەبەستی دەربڕینی داواکاری مافی بنەڕەتی خۆمان کە بریتە لە دامەزراندن کە دەبوایە 3 بۆ 4 ساڵ پێش ئێستا لە ساڵی 2017 پێمان درابە. ئێمە دەمانەوێت ئەو داواکاریە بگەێنین بەلایەنی پەیوەندیدار کە ئەنجومەنی وەزیرانە هەروەها دەمانەوێت ئەو داواکاریەمان بگەێنین بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. زۆر باشە کاک ڕەسوول ئێوە لە پێشتریشدا لە ساڵانی ڕابردوودا داواکاریتان نەبوو تا چەند بەدەم داواکاریەکانتانەوە هاتوون لایەنە پەیوەندیدارەکان؟ بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردووشدا بە شێوەی ئۆنلاین هەروەها لە ڕێگەی گردبوونەوە و لە ڕێگەی مانگرتنیشەوە هەوڵمان داوە کە داواکاریەکانمان بگەێنین بەڵام بەداخەوە هەر جار و بە بیانوویەک جارێک بە بۆنەی قەیرانی داراییەوە جارێک بەهۆی شەڕ و شۆڕ و جەنگەوە جارێک بەهۆی پرسی چاکسازیەوە ئەو پرسەی ئێمە دوا دەکەوێت بەڵام ئێمە سوورین لەسەر داواکاریەکانمان هەروەها بەردەوام دەبین و کۆڵ نادەین هەتاوەکو ئامانجی خۆمان مافی خۆمان وەردەگرینەوە. زۆر باشە کاک ڕەسوول ئەگەر باز لەوە بکەین دەرچوانی ساڵی 2016 بۆ 17 لە بەشێوەیەکی گشتی لەسەر ئاسی هەرێمی کوردستان پێم وابێ لەو تۆقیتەیە ئایتر دامەزراندن ڕاگیرە یاخود لەو تۆقیتەوە سێ یەکەمەکانی سەراسی زانکۆکان
نەچونەتە بواری با بڵێن سەر ئیشکردن لە بواری خۆیانە بەڵام بڕیارێک هەبوو کەوا دامەزراندن بۆ سەیەکەمەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە ینی بڕیارەکەش لە ئەنجومەنی وەزیران دەرچوو بە دوواداچوونتان نەکردو ینی هۆکار چییە بۆچی جێبەجێ ناکرێت یاخود ئەو بۆچی حکوومەت بڕیارەکانی خۆی جێبەجێ ناکات بەڵێ بێگومان پرسی دامەزراندنی ئێمە وەکو ئەوەی کە بە دوواداچوونمان کردووە با بڵێین فەرمانەکەمان لە ئەنجومەنی وەزیرانە لەلایەن زانکۆوە بەرز کراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە هەروەکو پێشتر ئاماژەم پێکرد حکوومەت چەند بیانوویەک دەهێنێتەوە بەهۆی پرسی چاکسازی بەهۆی بوونی قەیرانی دارایی بەهۆی نەبوونی با بڵێین بەهۆی نەبوونی موچەی پێویستەوە ئێمە دانامەزرێنێ لەبەر ئەوە بەڕاستی ئێمە داواکارین کە حکوومەت بەدەم داواکانمانەوە بێ چونکە بەڕاستی ئەگەر یەکەم و دووەم و سێیەمەکانی زانکۆ دانەمەزرێن ئەوە بەڕاستی ڕۆحی کێبڕکەی زانستی لە نێوان زانکۆکاندا بەڕاستی دادەڕمێت نامێنێت یعنی بۆ ئەوەی کە ئێمە سیستمێکی بەهێزی پەروەردەمان هەبێت بۆ ئەوەی کە شانازی بە خوێندنی خۆمانەوە بکەین بەڕاستی پێویستە یەکەم و دووەم و سێیەمەکان لەسەروی هەموو خوێندکارەکانەوە بن مافی خۆیان پێ بدرێت زۆر باشە کاک ڕەسوڵ ژمارە ئەوانەی کە دەرچووی پەیمانگا و زانکۆکان یەکەم و دووەم و سێیەمەکان چەندە و تا ئێستا هیچ کەسێکیان بە واستە بێت بە شتێک بێت دانەمەزراوە لە شوێنێکی دیکە ئاگادار بن بەڵێ ئەوەی ئێمە زانیاریمان هەیە ساڵانە لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان نزیکەی 25,000 بۆ 30,000 خوێندکار تەخەڕوز دەکات لە کۆی ئەو هەموو خوێندکارانە نزیکەی 1100 خوێندکاری بە پلەی یەکەم و دووەم و سێەم لە زانکۆ پەیمانگاکان دەردەچێت ئەوەی ئێمە ئاگادارین بە شێوەیەکی گشتی با بڵێن خەڵک لەوانەیە دابمەزرێت لەو لاولا بەهۆی واستە و ئەو شتانەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە دانەمەزراوین بەڕاستی ناحەقیشە ئەگەر بێت و لەو لاولا بەهۆی واستە و بەهۆی واستەکاریەوە خەڵک دابمەزرێت چونکە ئەوە مافی هەموو یەکەمێکە بەڕاستی کە دابمەزرێت ناکرێ هەندێکیان دابمەزرێن هەندێکشیان دانەمەزرێن زۆر باشە کاک ڕەسوڵ پەیوەندی یاخود ئەو چالاکیانەی بەڕێستان و هاوکارانتان هاو پیشۆ خوێندکارانی بەڕێزی سەیەکەمەکانی سەراستی زانکۆکان گرتویانەتە بەر هەماهەنگی لە نێوان بۆ نونە دەڤەری ڕاپەڕین لەگەڵ پارێزگاکانی تر لەگەڵ گەرمیان هەیە بتوان بە یەک پاکێش داواکاریەکانتان بەرزکەنەوە چونکە هەمووتان یەک داواخوازی و یەک ئامانجتان هەیە چیتان کردووە بۆی بە یەک دەنگ و بە یەک ڕنگ تەواوی خوێندکارانی دەرچووی زانکۆ پەیمانگاکان سەیەکەمەکان پێکەوە بتوانن با بڵێن لیژنەیەک دروستکەن تاوەکو بە شێوازێکی ئەکادیمیتر و پێرفێکتر کەوا لە تەواوی کوردستان داواکاریەکانتان بگەێنە لایانی پەیوەندیدار و بە تایبەتی ئەنجومەنی وەزیران بەڵێ ئێمە لە هەموو شارەکانی کوردستان نوێنەرمان هەیە و ئاگاداری کار و چالاکیەکانی یەکتریشین هەوڵمان داوە کە گردبوونەوە بەردەوام پێ بدەین ئەمەش وەکو یەکەم هەنگاوی سەرەتاییمان کە ئێمە لە دەڤەری ڕاپەڕین لە بەردەم زانکۆی ڕاپەڕین لەو شوێنەدا کە ئێمە خۆمان بە خاوەنی ئەو زانکۆیە دەزانین دەمانەوێت خزمەتی خەڵک بکەین دەمانەوێت لێرەوە با بڵێین پرە و بە زانست و توانستەکانمان بدەین پەیوەندیمان هەیە لەگەڵ نوێنەرانی شارەکانی ترمان بەڵام هەروەک دەزانین بارودۆخی ئەمڕۆی کوردستان کە بە دۆخی کۆڕۆنادا تێدەپەڕێت ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە ئەوەمان لەبەرچاوە نامانەوێت گردبوونەوەکانمان زۆر قەرەباڵغ بێ تەنها وەکو نوێنەرەکان کۆ دەبینەوە جارێ بەڵام دوای ئەوەی کە ئەم دۆخە تێپەڕی بەڕاستی ئێمە لە هەوڵەکانمان لە شارەکانمان بەردەوام دەبین کۆڵ نادەین هەتاوەکو ئامانجەکانمان بەدەست دێن زۆر باشە کاک ڕەسوڵ تا ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار بە کەیسی دامەزراندنی خوێندکارانی یەکەمی زانکۆ پەیمانگاکان بە ڕەسمی وەڵامێکی جدی ئێوەی داوەتەوە کە بەڵێ داواکانتان گەیشتووە و بەڵام دەبێت چاوەڕێکن لە بەرەم موبەڕیرانە یاوە خودت هەر بێباکانە هیچ جۆرە وەڵامێکیان نییە بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوودا بەڕاستی لەگەڵ پەرلەمانتارەکان لەسەر خەت بووین قسەمان کردووە بۆ ئەوەی کە ئەم مەسەلەی ئێمە لە پەرلەماندا باز بکرێ و یەکلایی ببێتەوە بەڕاستی زۆر ناخۆشە تۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ چاوەڕوان بی یەکلاش نەبیەوە ئێمە قسەمان کردووە لەگەڵ جەنابی وەزیریش
بەڕێز دکتۆر ئارام بەڵام بەڕاستی ئەو وەڵامی کە لە جەنابی وەزیرمان وەرگرتووە وەڵامێکی ئیقناعکەر نییە وەڵامێک نییە کە لە جێگەی چاوەڕوانی و لە جێگەی چاوەڕوانی ئێمەدا بێت پێمان دەڵێت هەروەکو هەموو یەکەمەکانی تر وەکو هەموو دەرچوەکانی تر ئێوەش لەبەر قەیرانی دارایی ناتوانین داتامەزرین و پێمان خۆش هەمووتان دامەزرێنین و بەڕاستی ئەم وەڵامێکی گشتیە ئێمە وەڵامێکمان دەوێت کە زۆر تایبەت بێ بە پرسی یەکەم و دووەم و سێمەکان چونکە تۆ کە لە زانکۆ یەکەم و دووەم و سێم جیا کردەوە دەبێ پرسێکی تایبەت بێ دەبێ حیسابی تایبەتشی بە بکرێ بەڕاستی ئێمە لە وەڵامی جەنابی وەزیر بەڕاستی وەڵامەکەمان پێ وەڵامێکی ئیقناعکەر نییە چاوەڕوانی زیاتری لێ دەکەین و دەمانەوێت بەڕاستی داواکاریەکانمان جێبەجێ بکات زۆر باشە کاک ڕەسوول ئێوە لەگەڵ چەندین خوێندکاری دیکە کە تەخەڕوجیان کردو و دەرچووی زانکۆ پەیمانگاکان و دانەمەزراون تا چەند گرنگە پێکەوە هەمووتان بە یەک دەنگ وە بەهێزتر بن بووی کە ژمارەتان زیاتر بێت پێکەوە هەمووتان داوای دامەزران بن و پێکەوە بێنە سەر شەقامەکان و ئەو بۆی داواکاریەکانتان جێبەجێ بێت وە مەبەستم ئەوەیە کە هەتاوەکو زیاتر بن پێدەچێت لەوانەیە داواکاریەکانتان زیاتر بەرەو پێشەوە ئێوە کارتان نەکرد و پلانتان نییە بۆ ئەوەی کە بەرفراوانی بە ناڕەزایەتەکانتان بدەن بەڵێ بێگومان ئێمە ئەرۆک پێشتر ئاماژەم پێدا لە بەردۆخی ڤایرۆسی کۆڕۆنا و تێکەڵاو نەبوونی خەڵک نەمانویست بە قەرەباڵغێکی زۆر دروست بکەین ئێمە تەنها نوێنەری دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی دەڤەری ڕاپەڕین کۆبووینەوە دەنا بەڕاستی ئێمە لە داهاتوودا بە ژمارەی زیاتر بە گروتینی زیاتر بە چالاکی و فشاری مەدەنی زیاتر و جۆرا و جۆرەوە دووبارە دەگەڕێینەوە سەر شەقامەکان بۆ داواکردنی مافی خۆمان بەڕاستی ئێمە بەردەوام دەبین لە داواکردنی مافی خۆمان یعنی بەڕاستی ناکرێت ئێستا چەندین خوێندکار هەیە کە یەکەم و دووەم و سێم بووە وڵاتی بەجێ هێشتووە یعنی بۆ دەبێ خوێندکارێک کە هەموو تەمەنی خۆی لە زانستدا لە زانکۆدا سەرف کرد بێ بۆ ئەوەی کە پلەیەک بەدەست بێنێ بەخەونی ئەوەی کە لە داهاتوودا خزمەتی وڵات بکە بەو شێوەیە وەڵامی بدرێتەوە ئێمە بەردەوام دەبین لە داواکانمان هەروەها گەشتبینیشین کە حکوومەتی هەرێمی کوردستان دامان بمەزرێنێ بەڵام بەردەوام دەبین لە داواکانمان هەتاوەکو جێبەجێ دەکرێت زۆر باشە کاک ڕەسوول بە حکمیەوەی زۆرجار داواکردنیش ئەگەر بێت و ڕایەتی داواکردنەکە زیاتر زانستی تر بێ یا خۆت پاڵپەش بێ بە کۆمەڵێک مبەڕیری باوەڕ پێکەرتر ئەمە ژوا دەکات لایەنە پەیوەندیدارەکان زووتر بێنەوە وەڵام ئەگەر بە دیاریکراوی قسە لەسەر ئێوە بکەین لە دەڤەری ڕاپەڕین ئەو ژمارە خوێندکاری کەوا دەرچووی زانکۆکانی دەڤەری ڕاپەڕینن لەگەڵ پەیمانگاکان کە یەکەمن مەسەڵەن ڕێژەتان چەند دەبێ یعنی بە شێوەیەکی گشتی بۆ من ڕەنگە زانکۆی ڕاپەڕین لەبەروێ زانکۆیەکی نوێیە پێویستی بە توانای مرۆیی زیاتر هەبێ بەراورد بە زانکۆیە کە ڕەنگە تەواو کارمەندێکی زۆری هەبێت پێویستی بەوە نەبێ حتاگە یەکەم و دووەمیشی زۆر بەڵام ڕەنگە ئەو زانکۆ نوێیانە پێویستیان بە وزەی زانستی زیاتر بێ پێویستیان بە خوێندکاری دەرچووی یەکەمی زیاتر بێ کە لەوێک ئیشکەن یعنی بۆ نمونە زانکۆی ڕاپەڕین ڕەنگە هەستان کردبێ لە ینی پەیوەندیدارەکان زانکۆکان خۆیان و گرفتیان هەبێ بڵێ پێویستمان بە کارمەند و بە توانای مرۆیی زیاترە بەڵێ ئەوە بێگومان کێشەیەکە کە ڕوبەڕووی زانکۆکان بۆتەوە لە نێویشیاندا زانکۆی خۆمان زانکۆی ڕاپەڕین بەڵێ پێویستی بە دەرچووی یەکەم و دووەم و سێم هەیە زۆریش پێویستی پێوێتی چونکە وەکو ئاگادارین داوای وانەبێژیان کردووە لە دەرچوەکانی تر لە بەکالۆریۆس و لەوانەی کە یەکەم و دووەم و سێمیش نەبوون یعنی ئەوە دەسەلمێنێ کە بەڕاستی پێویستە هەروەها چەندین مامۆستا ساڵانە بەهۆی خوێندنی دکتۆرا و درێژەدان بە خوێندن زانکۆکان جێ دەهێڵێت ئەمەش بۆشایی ڕاژە لە زانکۆکاندا دروست دەکات جا بەڕاستی زانکۆکان پێویستیانە و هەروەها ئەو خوێندکارانش کە لە زانکۆکانی خۆیاندا یەکەم بوون بەڕاستی ئەوانە لەوانەیە زیاتر شارەزا بن بە پرۆسە و پرۆگرامی زانکۆکەی خۆیان لەوانەیە بە پەرۆشتر بن بۆیە بەڕاستی زۆر پێویستە یەکەم و دووەم و سێمەکان لەسەر ئاستی بەشەکانی زانکۆکان بۆ ساڵی 2016 بۆ 17 لە کاتی خۆیاندا وەربگیرێنەوە و دابمەزرێن کاک ڕەسوول بەدەل لە دامەزراندن ئێوە کاراسانیتان بۆ کراوە بۆ دووبارە خوێندنەوەی ماستەر لە زانکۆکاندا بەداخەوە ساڵانی ڕابردوو
سیستەمی تواناسازی هەبوو لە زانکۆکانی هەرێمی کوردستان کاتێک خوێندکارێک تەخەڕوجی دەکرد ڕێگەی پێدەدراکە لە دەرەوە بخوێنێ یان لە ناوخۆدا ماستەر تەواو بکە تاوەکو دکتۆراش تەواو بکە بەڵام بەداخەوە لەگەڵ ڕاگررتنی پرۆسەی دامەزراندن هەموو ئەو شتانە کۆتاییان پێ هاتووە لە زانکۆکانی هەرێمی کوردستان خوێندکارێک بۆ نمونە خوێندکارێکی وەکو من بەڕاستی خەونی ئەوەم هەبوو کە دوای ئەوەی زانکۆم تەواو کرد ڕاستەوخۆ ماستەر بخوێنمەوە بەڵام کە وەرنەگیرامەوە 3 بۆ 4 ساڵە ئێمە چاوەڕوانین و بەڕاستی ناشزانین ئەو چاوەڕوانیمان کەی کۆتایی دێ بۆیە داوا دەکەین کە بە زووترین کات بەدەم داواکاریەکانمانەوە بێن و چیتر لەو چاوەڕوانیەدا نەمان هێڵنەوە زۆر باشە کاک ڕسوڵ گرفتێک کە بوو بۆ بە بڵێن بەشێکی گشتی بۆ تەواوی خوێندکاران و بۆ تەواوی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دێتە پێشەوە شوێنی هەلی کارە دەرفەتی کارە بەڵام بە حکمیەوەی خوێندکارانێک کە توانیویانە ئاستی یەکەم دووەم و سێمی سەر زانکۆ و سەر بەشەکانیان بەدەستبێنن کەواتە توانایەکی علمی باشتریان هەیە لایەنە پەیوەندیدارەکان هەوڵیان نەداوە ئەو توانە مرۆیە زانستیە باشەی لەم خوێندکارانەدا هەیە کە بێگومان جیاوازترن لە خوێندکارەکانی تر بەدەر لە کەرتی حکومی لە کەرتی تایبەتیش کارتان بۆ بدۆزنەوە تاوەکو ئەوەی بتوانن مەسەڵەن ڕۆژگارێک بە شێوازێکی یاسایی بە مافەڕەوەکانی خۆتان لە کەرتی حکومی بگەن بەڵێ بەڕاستی حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەم پرسەشدا بەڕاستی زۆر خەمسار بووە ئەگەر خوێندکارێک بەهۆی لێهاتووی و توانازانستیەکانی خۆیەوە بەهۆی شارەزای خۆیەوە توانی بێتی لە کەرتی تایبەتدا جێگەی خۆی بکاتەوە دەنا حکوومەت بەڕاستی بە هیچ شێوەیەک ئاوڕی لەو لایەنە نەداوەتەوە هەروەکو سەرجەم خوێندکارانی تر وەلای ناوە و حسابێکی تایبەتی بۆ نەکردووە بەداخەوە زۆر باشە کاک ڕسوڵ ئێستا با بڵێن لەو جەوە ڕەشەبایە هەستی پێ یەکەم ڕەنگە لەبەرەوە خۆرەتاوە بەم گەرمایە بێزاریش بین لە بۆیە نامانەوێت زۆر زیاتر ڕاتانگرین بەڵام بەڕاستی پێشمان خۆشە زمان حاڵیەوە بین دەرفەتێک بێ بۆی کێشە گرفتەکان و داواکاریەکانتان بەلایەنە پەیوەندیدارەکان گەچی ئەگەر نیایەنە سەر شەقامەکانی ئێوە ببینن شاید لێرەوە چاویان بە داواخوازی داواکاریەکانی ئێوە هەبێت ئێستاکە کامڕۆ ئێوە لەوێن هیچ کەسێک با بڵێن لەلایەنی پەیوەندیدار نەهاتوە هەریژنا دڵدانەوەیەکتان بکە مەسەلەن بڵێ بەم گەرمایە بەم حاڵەتی خراپیباری تەندروستیە مەسەلەن بچنەوە ماڵەوە داواکاریەکانتان ئەگەێنین لەسەر خەتین یان توزانم جۆرێک لە جۆرەکان هەر دڵگەرمیەوە بدەنەوە بەڵێ بەڕاستی بەداخەوە نەخێر تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان کەسیان ئامادەیان دەرنەبڕیوە کاروەکو گوتان ئەگەر دڵیشمان بدەنەوە چ جای بەدەم داواکاریەکانمانەوە بێن و ئێمە بەڕاستی سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین کە ئەمڕۆ بوو بە زمان حاڵی ئێمە دەستخۆشیان دەکەین هیوادارین بەردەوامن لەگەڵمان بن لە چالاکیەکانی داهاتوودا کاروەکو گوتمان ئێمە بەڕاستی بەردەوام دەبین لە داواکاریەکانمان هەتاوەکو داواکاریەکانمان جێبەجێ دەبێت بەڕاستی ئێمە واز ناهێنین زۆر باشە ئەمڕۆ کە کۆبوونەتەوە داواکاریتان چییە واتە داواکاریەکانی ڕابردوو یاخود داواکاری نوێتان هەیە و کە گەر ئاماژەی پێ بکەن و بیخوێنەوە یاخود بۆی هیچ ناوە لایەنە پەیوەندیدارەکان کەسێک بەرپرسێک گوێ لە ئێوە بێت بەڵێ ئێمە بەیاننامەمان هەیە کاتژمێر دا ئەو بەیاننامەیە دەخوێنینەوە لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن بەیاننامەی خۆمان دەخوێنینەوە و داواکاری خۆمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دەکەین زۆر باشە کاک ڕسوڵ ئێمە لێرەوە پشتیوانی پشتگیری داوای ڕەوای تەواوی هەموو مافقراوێکین بەڵام ئەوەندەی وەکو ئێمە وەکو مێدیاکار وەکو کاری ڕۆژناوانی تان دەتوانین ببینە واستەیەک و نقلێکەوە پەیامەکانتان بگەێنی بۆیە ڕەنگە دەرفەتی زۆرمان نەبێ بەڵام دەمەوێت وەکو دەرفەتێک بۆ تۆ لێرەوە لە باتی خۆت لە باتی هاوڕێکانتەوە لە پشتەوە وەستاون و ئەوانیش قسەی دڵی خۆیان هەیە ئەگەر پەیامێکت لەبیر چوو بێ قسەیەکت لەبیر چوو بێ لێرەوە پەیامێک چ بۆ خۆت چ بۆ خوێندکارەکانی هاوڕێت وەروە چ بۆ لایەنە پەیوەندیدارەکان چ داواکاریەکت هەیە چ خوێندکارەکانی هاوڕێت چی بکەن چ حکوومەت چۆن بدەم وەڵامەکانتانەوە بێ لێرەوە پەیامێک ئاڕاستەی تەواوی ئەو لایەنانە بکەیتەوە پەیوەندیان بەم بابەتی ئێوە هەیە بەڵێ بەڕاستی ئێمە پێمان وایە کە بربڕی پشتی پێشکەوتنی ئابووری و پێشکەوتنی سیاسی و
پێشکەوتنی هەموو بوارەکانی وڵات و کۆمەڵگە بریتە لە خوێندن. ئەگەر سیرکەی ئەو وڵاتانەی کە لە ڕووی خوێندنەوە پێشکەوتون بەڕاستی ئەو وڵاتانە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و داراییشەوە خەڵکەکەی لە خۆشگوزەرانیدا دەژین. جا ئێمە بەڕاستی کە توانای خۆمان سەرف کردووە چەند ساڵە دەمانەوێت ئەم توانایە گەشە پێ بدەین. دەمانەوێت حکوومەت جگەلەوەی کە ئەمە مافی بنەڕەتی خۆمانە کە دامەزرەین دەمانەوێت بەڕاستی ئاور لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا و هەموو جۆرەکانی خوێندن لە کوردستان بداتەوە بۆی کە ئێمەش وڵاتەکەمان پێش بکەوێ بێگومان ئێمەش وڵاتی خۆمان خۆش دەوێت دەمانەوێت پێش بکەوێت دەمانەوێت لە پێشکەوتندا بێ دەمانەوێت وەکو وڵاتانی دەرەوە بێت. بۆیە داواکارین کە حکوومەت بە دەم داواکاری یەکەم و دووەم و سێمەکان کە دەرچوانی ساڵی 2016 بۆ حەفدن بە دەم داواکاریەکانەوە بێت و هەروەها بە زووترین کاتدایان بمەزرێنێ بۆ ئەوەی کە دووبارە ڕۆحی کێبڕکەی زانستی و خوێندن لە کوردستان دووبارە گەشە بسێنێ و دووبارە بێتەوە. زۆر باشە ڕاستی من ئەم پرسیارە ویستم پێشتر بیکەم بەڵام لە یادم چوو بەڕاستی بەوەدێکی تر هاتە پێشەوە بەدەر لە دەرچووی خوێندکارانی ساڵانی 2016 بۆ 17 خوێندکارەکانی تری بۆ نمونە 17 بۆ 18 بۆ 19 بۆ 20 ئەوانیش ماون ئەوانیش بێگومان هەمان معاناتیەوەیان هەیە بەڵام ڕەنگە ئێوە لە ڕیزەکەیە لە یەکەم بڵێ من لە وەجبەی یەکەم بن ئەوانیش هەماهەنگیتان لەگەڵ دەکەن پشتگیریتان دەکەن بە هەمان شێوە دێن لەگەڵتان لە چالاکی و با بڵین گرتبوونەوە دەربڕی ناڕەزایی و داواکاریەکانتانە. بەڵێ بێگومان پرسی دامەزراندن تەنها پەیوەستنێ بە ساڵی 2016 بۆ 17 هەموو خوێندکاران بە بێ جیاوازی مافی خۆیانە دابمەزرێن یەکەمەکانی 2016 بۆ 17 هەتاوەکو ساڵی 2018 بۆ 19 بۆ 20 هەمویان بەڕاستی داواکاری مافی خۆیانە کە دابمەزرێن. بەڵێ ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەوانیشدا ئەوانیش لەگەڵمان بەشدارن لەبەرەوەی هەمان پاکێزمان هەیە هەمان داوامان هەیە تەنانەت خوێندکارانی ڕابردووش ئەوانەی ساڵانی ڕابردوو کە ئەوانیش داش مەزراون هەر لە خەمی پرۆسەکەدان و دەیانەوێت کە هەموو خوێندکاران بەبێ جیاوازی دابمەزرێن حکوومەت ئاور لە لایەنی خوێندنی باڵا و پەروەردە بداتەوە لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە زۆر سپاس بۆ ڕەسوول ئەحمەد نوێنەری دەستەی یەکەم و دووەمەکانی دەڤەری ڕاپەرین سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. زۆر سپاس بۆ ڕەسوول محەممەد بوو ڕەسوول ئەحمەد باشە بە هیوای پشگیریەکی تەواو و وەروەها بدەمەوە هاتنی لایەنە پەیوەنددارەکان بۆ داوای ڕەوای خوێندکارانی دەرچووی یەکەم و دوو هەموو سێمی سەرئاستی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان پێم وابێ دەچینە لای ناوبڕێکمان هەیە و دێنەوە لاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە.
برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بەڵازان دەچینە زانێرێک کە باز لە سوودەکانی ترشی سماق دەکات. پێم وابێ ئەم هاوینە لەگەڵ ترۆزی ئەوە زۆر بەکاردێنێت، خەڵک زۆر پێی خۆشە. پێکەوە بینەری دەبین. ترشی سماق بۆ چارەسەری چەندین نەخۆشی جۆرا و جۆر بەکاردێت. بەپێی زانیاری و وتەی پسپۆر و شارەزایانی پزیشکی، ترشی سماق سوودێکی زۆری هەیە بۆ جەستەی مرۆڤ، بەتایبەت بۆ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی شەکرە بوون. ترشی سماق بۆ ددانێشە سوودی هەیە، هەروەها ئیشتیهای مرۆڤ دەکاتەوە بۆ خواردن، لەوزەتێن بەهێز دەکات و پاکەرەوەیەکی باشیشە بۆ گەدا. ترشی سماق پلەی گەرمی لەش واتە تا ناهێڵێت، ڕۆماتیزم لەناو دەبات و خوێن دەپاڵەوێت و پێکاتە زیادەکانی خوێن لەناو دەبات. لە کۆندا گەڵا و بەرگی داری سماقیان کوڵاندووە و بۆ ڕەشکردنەوەی قژ بەکاریان هێناوە. بەکارهێنانی چای ترشی سماق بۆ کەمکردنەوەی ئارەقی لەش سوودێکی باشی هەیە. غەرغەرەکردن بە کوڵاوی ترشی سماق بۆ هەوکردنی گەڕوو بە سوودە. خواردنی ترشی تازە و تەڕ تووشی ژەهراوی بوونتان دەکات، بۆیە دەبێت بە وشکی بەکاری بێنن. ئازان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی بەرنامەی پەیامی ڕۆژ دەمانەوەی قسە لەسەر دوو بابەت بکەین کەوا لە چوارچێوەی یەک بابەتە، نەویش بابەتی ڕۆژنامەنووسانە، هەم چۆنیەتی خۆپارێزی و خۆ ئیشی ڕۆژنامەنووسی لەم بارەدۆخەی کەوا دروست بووە کەوا ڕۆژانە ڕۆژنامەنووسان دەچنە کۆمەڵەیەک شوێنەوە کە گەری زۆرتری توشبوونیان بە کۆرۆنا ڤایرۆس هەیە، یاخود چۆنیەتی خۆپاراستنی ڕۆژنامەنووسان لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیانە ئەو کێشە و گرفتانەی دروزە بێ بۆیان هاوکات دەر ئەم ڕۆژ بڕیارە سنتەری میترۆک و یەکێک لە سنتەرەکەەکانی داکۆکیکار لە مافی ڕۆژنامەنووسان و وەروەها قسەکردن لەسەر ئەو پێشێلکاری و کێشە و گرفتانی لە هەمبەر ڕۆژنامەنووسان دروزە بێ. بڕیارە ئاماری پێشێلکاریەکانی 6 مانگی ڕابردووی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان با بڵێن بڵاو بکاتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم دوو بابەتەوە تێگەڵ هێشکردنی هەردوو بابەتەکە میوانداری بە ڕێزان ڕامیان عوسمان پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لە شاری سلێمانی و هەروە بەڕێز کاک نەوزاد ئەحمەد کامێرامان و وەروەها ئەویش بە هەمان شێوە کەوایکێکە لە هاوکارە بەردەوامەکانی پەیامنێرەمەکانمان یاخوا بەخێر بێن نەوزاد بەخێر بێن. ئەگەر لەوە دەست پێ بکەینە ماوەیە با بڵین کاک ڕامیاریەوە هەمیشە کە دەهاتنەوە بۆ ناو کەناڵ چاوتان لەسەر بوو یاڵا تووشی کۆرۆنا نەبوو بن ڤایرۆسەکەتان نەگەشت بێتە لە ئەگەر باسێکمان بۆ بکەی جوان تاقیمانەکردن جاتە ژوورە باسێک لەو بارەدۆخەی ئیشی ڕۆژنامەنووسی بەڕێستان لە هەمبەر سەروبەری بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە کاتی کار و چالاکیەکانتان بۆمان باس بکەیت. وەڵا جەماوەستا ئەم وەزعە ینی وەزعێکی زۆر ناهەموارە کە هەمومان تووشی بووین و بەتایبەت ڕۆژنامەنووسان ینی زۆرترین بەرکەوتەمان هەیە لەگەڵ هەموو کەسێکە بەتایبەت لە نەخۆشخانەکان لە خۆپشاندانەکان ینی بەڕاستی زۆر پێویستە ئاگداری خۆمان بین چونکە ئەم ڤایرۆسە وەکو دەڵێ هیچ کەس ناناسێت بۆ ینی ئاگداری زۆری پێویستە بۆ ئێمەش زۆر بە وریایی و مامەڵەیەکەین لەگەڵ ئەم وەزعە. کاگرامێر ئێوە لە ناو ڕۆژنامەنووسەکان و لە ناو کامێرەمان و پەیامنێرەکانان تا چەند ئەوان پابند بە ڕێنمایەکان لە دەستکێش و لە بەکارهێنانی دەمامک کە خۆیان پارێزن لەم ڤایرۆسە؟
وڵا بێگومان ینی ئەوەی کە کەناڵ ینی کردوێتی بە ئەمری واقع ئێمەش بە هەمان شێوە دەستکێش دەمام ئەمانە بەردەوام بەکارهێنین لە کای ڕۆژانەدا و لێرە بێگومان دەستکێش و ماسک لە ناکۆناڵیش دەنانێت بەکارێنین بەڵێ زۆر باشە کاک نەوزاد با بێمە لای تۆ کاک نەوزاد ئەمڕۆ تۆزێک گرفتی دەوا بێ بەڵێ بەڵێ ئەگەر باس لەو کێشە گرفتانە بکەین بەڕێستان وەکو کامێرامانێک ڕەنگە لە ڕێزی کامێرامانەکان کە دەوەسی زیاتر بەرکەوتنەکان زۆرتر بن تێکەڵیەک هەبێ وەروە ئەو ئەجیزە و شتانەشی کە پێێتە ڕەنگە شتیان لەسەر بنیشێت و دیسان لە تۆوە نزیکن ئەو کێشە گرفتانەیە وەکو کامێرامان لەم سەروبنی ئەم کار و چالاکی بڵاوکردنەوەی ڕێنمایەکان و یاخوا با بڵێن ڕووماڵی بارودۆخی کۆرۆنا ڤایرۆس چی بوون یانێ چۆن گرفتان بۆ تووشە بێت چۆن خۆتانە پارێزن سەرەتا بەناوی خۆی گەورە سوپاس بۆم دەرفەتە جوانە پێخۆشحاڵ بووم لەگەڵ کاکە ڕامیاری هاوپیشەم بەمەنداری ئەوکرد ئەو گرفتانە کە ڕۆژانە ئێمە هەموو ڕۆژێک شار پێش کۆرۆناش هەندێک گرفتەمان هەبوو بەرامبەر بە پێشەلکاریەکران بەرامبەرمان و حەدەبەر هۆی ئیشەکەشمانەوە بوو چەنە کێشەمان بۆ دروستە بوو تایبەتی لەم کۆرۆنایە ئەتوەزێکی زۆر ناخۆش دروست بوو بۆ ئێمە بە تایبەتی ئاستەنگی زۆرمان بوو ئاهاتە بەڕێ ئێمە ئەو کاتانە کە ئەو ڤایرۆسە کە بڵاو بوویەوە کوردستانی مەشی گرتەوە لەو ئاستا ئێمە بەدەر نەبووین لەو کەشانە کە ڕووی تێکرد بە تایبەتی ڕۆژنامەنووسان ئێمە بڵێم کەسی یەکەم بووین کە معڕەز بووین بۆ توشبوون بۆ ڤایرۆسە زۆر باش کاک نەوزاد وەڵامێتر پێم وابێ ڕاستەوخۆیەکمان هەیە دەچینە لای کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کە باز لە پێشەلکاریەکانی ڕۆژنامەنووسان دەکات پێم وابێ پێکەوە بینەری دەبین پەتایە بپارێزین و پێویستمان بە هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکانی تر و وەزارەتی تەندروستی هەیە تاکو بتوانین سەلامەتی گیانی ڕۆژنامەنووسەکان دابینکەین و لە لایەکی تریشەوە بەڕاستی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ماوەی ئەم 6 مانگە راپۆرتی خۆی ئامادە کرد و نەمانهێش راپۆرتەکەمان دوا بکەوێ و بەردەوام لەسەر خەت بووین لەگەڵ ڕۆژنامەنووسانە هەرچەندە ئەوەش جێی نیگەرانیە کە پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان لەم 6 مانگە بەرز بۆتەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەهۆی قەدەغەی هاتوچۆ بەهۆی هەندێک ناڕازایەتی و ئەو خۆپیشاندانانە هەبوو کە ئەمانە هەموو کاتێک ڕێژەی پێشێلکاریەکانیان بەرامبەر ڕۆژنامەنووسان بەرز کردووەتەوە بەڵام سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان چوەکو تۆمارکردنی پێشێلکاریەکان چوەکو ئەوەی کە بە دوواداچوونی بۆ یەکە بە یەکەی ئەو کەیسانە کردووە و لە کاتی پێویستە بەیان نامەمان دەرکردووە چوەک سندیکا چوەکو لقەکان بەردەوام بەدەم وەکو لیژنەش بەردەوام بەدەم ڕۆژنامەنووسانەوە بووین و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وەکوتم جگە لە تۆمارکردنی ئەم راپۆرتە لەسەر ئاستی ناوخۆیی نووسراوی بۆ لایەنە پەیوەندیدارەکانی وەکو داواکاری گشتی وەزارەتی ناوخۆ و لایەنەکانی تر لایەنە پەیوەندیدارەکانی تر کردووە هەتاوەکو بە دوواداچوون بۆ پێشێلکاریانە بکەن و تاوەکو ئێستا خۆشبەختانە داواکاری گشتی وەڵامی داوەتەوە کە بە دوواداچوونەکەن ومێ دەکەن وەزارەتی ناوخۆ لایەنەکانی تریش وەڵام بدەنەوە لەسەر ئاستی عێراقیش بە یەکێک لە ڕێژە بەرزەکانی ناو ئەم راپۆرتەمان ناوچە جێناکۆکەکانن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لیژنەی داکۆکی بایەخێکی زۆری بۆ بە دوواداچوونی کەیسەکان و داکۆکی لە ڕۆژنامەنووسان لە ناوچە جێناکۆکەکان هەیە تا گەشتوتە ئەو ئاستەی هەر لەم ماوە پێشوە جەنابی نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەسەر بارودۆخی ڕۆژنامەنووسە کوردەکان لە ناوچە جێناکۆکەکانە نامەیەکی تایبەتی ئاراستەی سەرۆک وەزیرانی ئێستای عێراق بەڕێز کازمی کرد بەڵام تاوەکو ئێستەش وەڵاممان وەرنەگرتووە لەسەر ئاستی جیهانیش ئێمە هەرچی ئەم داتا و پێشێلکاریانە هەیە گواستومانەتەوە لە ڕێگەی نوێنەری فیدراسیۆنەوە بۆ فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی و بە تایبەت لەم ڕۆژانە ڕێژەی توژبوانی کۆڕۆنامان بۆ گواستنەوە ئەوانش بروسکەی خەمباری خۆیان بۆ سەلامەتی ڕۆژنامەنووسانی کوردستان دەربڕی و داوای هاوکاری خۆیان ئامادەی خۆیان بۆ هەر هاوکاریەک کە پێویست بێت بۆ ئەوەی سەلامەتی ڕۆژنامەنووسان بپارێزین و لە هەمان کاتیشە ئەم راپۆرتەی کە ئێستا ئێمە نمایشیەکەین هیچ 6 مانگە تەنها هیچ 6 مانگە و نەریتی سندیکا ژوایە کە راپۆرتەکەی لە ماوەی ساڵانە لە کۆتایی ساڵە چاپ ئەکات بەڵام تەواوی وردەکاری ئەم راپۆرتە لە سبەینەوە ئەتوانن بە عەرەبی و بە کوردی لە سایتی سندیکا وەرگرن و ئێستش لە دوای نمایشکردنی پێشێلکاریەکان ئەوەی ڕێژەکانە لەسەر وەرەقەیەک بۆمان چاپ کردوونە تاوەکو بتوان وەکو دەستگاکان راپۆرتی لەسەر دروستکەن
ئێستاش پێشێلکاریەکانی ماوەی ئەم 6 مانگە دەخوێنینەوە بۆتان. ئاماری پێشێلکاریەکانی راپۆرتی ژمارە 25 6 مانگی یەکەمی ساڵی 2019 کۆی حاڵەتەکان 86 حاڵەت، کۆی ژمارە ئەو دەستگا ڕۆژنامە نووسانەی پێشێلکاریان بەرامبەر کراوە 198 حاڵەت بووە. جۆرەکانی پێشێلکاریش دەستگیرکردن 20 حاڵەتمان هەبووە کە بەرامبەر 50 ڕۆژنامە نووس ئەنجام دراوە. ڕێگریکردن لە ڕووماڵ 37 حاڵەتمان هەبووە کە بەرامبەر 72 ڕۆژنامە نووس کراوە. هێرش و سوکایەتی 19 حاڵەت بووە کە بەرامبەر 60 ڕۆژنامە نووس ئەنجام دراوە. لێدان 5 حاڵەتمان هەبووە کە بەرامبەر 11 ڕۆژنامە نووس ئەنجام دراوە. وەرگرتنی بەڵێننامە 1 حاڵەت هەبووە لەگەڵ 1 ڕۆژنامە نووس ئەنجام دراوە. تۆمارکردنی سکاڵا دژی ڕۆژنامە نووس 1 حاڵەت هەبووە بەرامبەر 1 ڕۆژنامە نووس ئەنجام دراوە. هەڕەشە 3 حاڵەتمان هەبووە بەرامبەر 4 ڕۆژنامە نووس ئەنجام دراوە. کۆی گشتی 86 حاڵەت بەرامبەر 199 ڕۆژنامە نووس. و بە پێی ڕەگەزیش لەو 197 ڕۆژنامە نووسیان نێری نەبوون و 2 ڕۆژنامە نووسیشیان مێی نەبوون کە پێشێلکاریان بەرامبەر ئەنجام دراوە. و خشتەی پێشێلکاریەکانیش بە پێی پارێزگا سلێمانی 16 حاڵەت، هەولێر 32 حاڵەت، دهۆک 11 حاڵەت، هەڵەبجەی شەهید 7 حاڵەت، کەرکووک 16 حاڵەت، مووسڵ 1 حاڵەت، خانەقین 1 حاڵەت، بەغداد 1 حاڵەت، ڕۆژئاوای کوردستان 1 حاڵەت. و جگە لەوەش سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە ماوەی ئەم 6 مانگەدا بۆ ئەو بەشێکی زۆری ئەو پێشێلکاریانە کە ئەنجام دراون و بۆ بارودۆخە تەندروستیەکە کۆمەڵێک بەیاننامە و ڕوونکردنەوەی دەرکردووە. واتە 5 بەیاننامەمان دەرکردووە لە ماوەی ئەم 6 مانگەدا، 4 ڕێنماییمان دەرکردووە لە ماوەی ئەم 6 مانگەدا بۆ خۆپاراستنی ڕۆژنامە نووسان لە پەتای کۆڕۆنا. 1 داواکاریمان ئاراستەی لایەنێکی پەیوەندیدار کردووە لەسەر حاڵەتێک و 2 ڕوونکردنەوەشمان داوە. و بەداخەواڵێم کە بۆی پەتای کۆڕۆناوە ئەمڕۆ بە تەنها من لێرەم کە ئێمە نەریتی خۆمان وا بووە لە کاتی پێشکەشکردنی راپۆرتەکانە ئەنجومەنی سەندیکا و جەنابی نەقیب و جێگری نەقیب و ئەندامانی لیژنەی داکۆکی ئامادە بوون. بەڵام بەهۆی بارودۆخەکەەوە ئەمڕۆ ئەم جێبەجێکردنی ئەم کاریان بە ئەستۆی من بەخشی لەبەرەوە کەسێکی تر نەبوو لێرە کە داتاکانیش بە عەرەبی بخوێنێتەوە. لەبەر ئەوەی پێداویستی کەناڵە عەرەبیەکانیش بە تەنها داتاکان ئێستا من بە عەرەبی بيانكم بويان. عدد الإحصائيات الانتهاكات لنصف الأول من السنة 2020 عدد الحالات 6 بەڵای زان دووبارە سڵاوتان لەبێ و بەشێک بوو لە کۆنگری ڕۆژنامەوانی بۆ باسکردنی ئەو پێشێلکاریانەی کەوا لە 6 مانگی ڕابردوو کراون. ئێمە هەوڵدەین لە تەورەی دواترماندا زیاتر قسە لەسەر پێشێلکاریەکانی ڕۆژنامە نووسان بکەین. ئێستاکە دەچینەوە لای هاوپیشە هاوکارەکانمان. کاگرامیار بە دیسان بچینەوە سەر بابەتی ئیشی ڕۆژنامە و نووسی و وەروەها ئیشی پەیامنێری لە کاتی ئەم بوونی کۆرۆنا ڤایرۆسەیە. دەمەوێت بە بەوردی و ینی بەوردی ئەو کێش و گرفتانە ینی چۆنیەتی مامەڵەکردنتان ئەو حەزارانەی کە پێویستە ینی ئەو حاڵەتە دەرونی کە لەسەرتان دروستە بێ باسێکمان بۆ بکە ینی ئیشەکەتان لەم قۆناغەیە چەند هەستیاتر بۆ چەند قورسترە لە کاتی دەرچوونتانە بەتایبەت بۆ شوێنە قەرەباڵغەکان. وەڵا بێگومان مامۆستا شوان ینی زۆر قورسترە چونکە ئەم ڤایرۆسەوە ئاماژەم پێکرد ینی شتێکی نەناسراوە نادیارە تۆ لەوانەیە لە شوێنێکەوە توش بی. ئێستا بنمونە دوێنێ هاوکارێکمان توش بوو لە خۆپشاندانەکانە بوو. ینی تۆ سیرەکەی دوای ئەوە سیرەکەی ئەم کەسە تووشی پەتاکە بووە لەوانەیە ئێمە بەرکەوتەشمان لەگەڵ یا هەبوو بێ. بۆیە ینی زۆر ئەبێ بە بریایی مامەڵەی لەگەڵا بکەین. زۆر باشە کاک ڕەمیار ئێوە کە دەچنە کۆنفرانسە یاخود کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەوێ لەو لایەنە پەیوەندیدارە تا چەند پابند بەڕێنمایەکان با بڵێن هیچ وەسیلەیەک بۆ خۆپارێزی بەکاردێنن لەوێ بۆ منە دەستکێش بێت دەمامک بێ لەوێ کە ڕۆژنامە نووسەکە ناتنە ژوورەوە بەکاری بێن یاخود بۆ منە دەچنە پارێزگای سلێمانی کۆنفرانسێکەیە لەوێ هیچ دەستکێشێک دەمامکێک وەسیلەیەکێ بەکاری بێن کە خۆتان پارێزن بۆ پێداوانێت زۆر جار ڕۆژنامە نووسەکان هیچ شتێکیان پێ نەبێت بە پەلەپەل هاتوون دەمامێکیان پێ نەبێت دەستکێشیان پێ نەبێت لە شوێنەکانە ئەوتان بۆ جێبەجێ دەکرێت کە بتوان ئەو وەسیلانەی ئەو شتانێک کە پێویستن بۆ خۆپارێزی بەکاری بێن. نەوەڵا بەداخەوە ینی ئەمە گرفتێکی سەرەکی بووە کاکدانیار ینی ئەچیتە کۆنگرە ڕۆژنامانیەکانی ینی ئێمە بەردەوام تەرکیزمان لەسەر ئەو بووە کە ئەم کۆنگرانە بۆ ماوەیەکی دیاریکراو هەڵپەسێردرێت یان کۆنگرەکان نەکرێت چونکە بەڕاستی
قەڵەباڵکێکی زۆر لە کۆنگرە ڕۆژنامانیەکانە لەو شوێنانی کە کۆنگرە هەیە دروستە بوو و دەستکێش و ماسکیش بێگومان نەخێرنەوەڵا تا ئێستا نەبینەوە لە هیچ شوێنێک لە پارێزگا لە خایم خامیات دەستکێش و ماسک ئەمانە بۆ ڕۆژنامەنووسان دابدرێ ئەوانی کە خۆ ئاماژەی پێەکەی بیریان چوبێتیان نیان هێنابێت لەم شوێنانە بیکەنە دەستیان یعنی مە گرفتێکی زۆر سەرەکی بووە و لە هەفتەی ڕابردووشەوە تا ئێستا چەندین ڕۆژنامەنووس بەهۆی ئەو بەرکەوتانی کە هەبووە بەتایبەت لە خۆپشاندانەکانە بەتایبەت لە کۆنگرە ڕۆژنامانیەکانە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون پەتای کۆرۆنا بوون ینی بێگومان ئێمەش کە ڕۆژانە لەگەڵیان نابین تێکەڵیانە بین خۆتان نەزانن ینی ئیشی مەدانی ڕۆژنامەنووسی هەر ئەوەیە کە تۆ تێکەڵی گرتبوونەوەکان بی تێکەڵی خۆپشاندانەکان بی بەڵام ینی ئەوەی کە ئێمەی پاراستووە من بێگومان تا ساڵم هەرخوای گەورەیەکە ئێمەی پاراستووە چونکە زۆرێک لە پزیشکان دەڵێن کە ئەم ماسکش تەنانە ناتوانێت بتپارێزێت لەم پەتایەت چونکە تۆ بەردەوام تەرکیز نییە تۆ لە کاتی ئیشکردنای مەدانی لەوانەیە دەست بەری بۆ چاوت یان تۆ دەست بە مایکەکەەوە گریا خۆت تەوقەیەکەی یان خۆت دەست ئەی لە ڕافیقەکە چکە ئەوەی کە دەوترێ ئەمانم هۆکارم بۆ گواستەوە زۆر باشە کاک نەوزاد دەمەوێت پرسیارەوە لێ بکەم لێرە ماشەڵڵا زۆر پاکوتەمیزی بەردەوامەوە ئاگامان لێوێت لە دەرەوژاوە خۆ دەپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا دەمامک و دەستکێشوانە بەکارێنیت؟ وڵا من پێویستکە لە هەندێک شوێنە بەکارێنین بەڵام ئیتر ئاهر خۆشمان بینەمە بەتەنیام کەسم نەگەڵانە بێ ناوەڵا بەکاری نایێنم زۆر باش بەڵامەکرد لە شوێنێکی بزانین سڕوو پڕە قەرەباڵەکەمانە خۆ پارێزیەکەن تەمەهانکووە خەڵکە خەڵکی واش هەیە یارگری و ڤایرۆسی ئێمە پێ نازانین و پێشی بێتێ من زۆر گوێ نادەم ناتوانم کاک نەوزاد غیرەتیە باش کاک نەوزاد ویستم ئەوە بپرسم گرفتێکی تر بۆ ئێوە بەتایبەت لەبەرەوەی کامێراکانتان پێەیە مایکەکە دیسان ئێتەوە لای ئێوە پێم وا بێت بۆ دەرچوونە بێت تاقیمیان کەن و لە کاتی گەڕانەوەش دیسان هەرە بێ پاک و تەمیزیان کەنەوە ینی ئەوە چۆن ئیشی ئەوەی قورستر کردو ئەو هیلاکیانە چین لەم بابنە قۆناغەیە وەکو کامێرامان تووشتانە بێ بورە من گرفتی بیستنم بۆ دروست بۆ لە ماوەیە یەک دقەمە سا وەبزان تی گەشتم کەوێنە حرەکەشم بۆ کردی لەگەڵی بۆ بەکارێنانی ئەم هیچ فۆنوشتای من ڕۆژانە بیستمان بە لێڤڵا بە زیاد وکەم تاسیری کردوتە بیستن ئەم جاجار باشم جاجار خراپم بێگومان ئەو ڕۆژانەکە چینە دەرە بنە بڵاوبوونیان پەتایە تاسی لەسەر هەموو ئەماکن و شتەکانە بێت ئێمە بەتایبەتی ئەو کەلوپەلانەکە پێمانە کە گەڕانەوە عادەتەن هەر لە دەرگای دەرەوە ئێمە تیامانەوە برانە لەوێ پۆمپێکمان پیان ئاینە لەسەر بۆخوا تەڕمانەکەن جا کەلوپەلەکانمە هەر بە کامێرۆستاند و جارێ پێویست ناکە ئەو شوێنە شتەکە هەر بۆ خۆشی ئەوی نەمان لێ دەمە پرژێن لێمان شتێکی باشە خراپیش نییە و هەر بۆ خۆ پارێزی بۆ ناو کەناڵیش شتێکی باشە ڕۆژانەی مە بەکارێن و دووبارێ نەکەین طبعا مامۆستا شوان ینی کاک نەوزاد یەکێکە لەوانەی زۆر باوەڕی بە عیلاجی کوردەواری هەیە بەتایبەت هەنێشتی کوردەواری هەیە بەردەوام کە لێرەوە ئەڕۆین بۆ شوێنی شەکان ئەڵێ تۆ ئەمە بەکاربێنە ئەمە زۆر باشە و ئەمە زۆر تەسیری هەیە و تۆ ئەگەر ئەم شتە لە دەم تابیان ئەم شتە بخۆی هیچ ڤایرۆسە تەسیرت پێ ناکات ڤایرۆسی کوردەواریە ڤایرۆسی کوردەواریە لەگەڵ کاک نەوزاد تەجروبەمان زۆرە بۆ بەرنامەکانی دەرەوەی شارپێکەوە چوین ماشەڵڵا ڕێنماییەدا ینی بە تەجروبەیە ینی زۆر کاک نەوزاد لەگەڵ بێ زۆر ئەوەی ینی کامڵ مامۆستاشوان ببرە هەر بۆ زانیاری هەندێک ئەوەی کە خۆم ئەیکەم حەزمە کرد هەموو کەسێک وەمان تێبگەشتا لەو ڤایرۆسە زۆر بە ئاسایی وەربگیرە یعنی بۆ ئاسایی بەشێ نابڵێ ئەگەر پێش تۆ بێ گوێنە دێ واتە دەرونیان بەهێز مەبەستمەوەیە ڕابێ لەگەڵە بیناسی کە ناسیت هەر وەکۆم پەتا گشتەکانی ترە وەکو زستانە پەتایەکەیە لەم ڤایرۆسە خراپترێکە زۆریش لەوە کوشندەتریشە خەڵک پێ نازان خۆ کوشندەرەوە نییە بوو کوژێ جاوات نیوەگیان تەکا بەزستانانەکەوی ئەڵامەتێکە و سەرێشێکم هەمە زۆر تەبیعی وەریگرن نەشترسین بەڵام ئەم ڕێگاندنەکان وان لێ کردو بوو ئەم ڤایرۆسە زۆر گەورە کراو لە حەجمی خۆی ڕاستە بەجییانە بڵاو بووێتەوە بەڵام بەرزی زۆر گرنگە بۆ سێرەکەی ئاگە هەموو کە لەوانە من شەژا گرتی بێتم و چاکش بوو بێت هەستیشم نەکرێت بەخۆم کاڕامیان ئاینێشت ینی بۆ بترسم یان بۆ بترسیانە تز وام لێ بکات تووشی گرفتی ترێت زیاتر بێت بمخینکێنە بم کوژێ
خۆی ترسەوا لە خەڵکەکە. ئیجا ئێمەمانان لە شتەکە تێگەین ئەسڵەن لە ئێمە خۆمە لە ڕاگەاندەکانە ئیشەکەین ئەزانین بۆ شێوە قورسەژنی خەڵکی ئاسایی ئەترسێ پێم وایە کەس نەترسێ لەم ڤایرۆسە بەڵام خۆ پارێزیەک بکە چی بکە باشە ئەمە بخوات ئەمە ئەوە دوو بکەوێت لەم شتانە قەرباڵقی بە تایبەتی لەم وەرزێکە قەرباڵقی خراپە زۆر کابرا ئەڵامەتێتی بە پشمینێک سوا کەس توژەبی لەوانەیە ئاکەزا بڕێ بڕێوم ڤایرۆسە نقڵ نەبێ بۆ کەسێکی نزیک خۆی ئیتر ڕێ کردێتە ژیان خوا ڕەحمان کاگرامیار دەمەوە پرسیارەوە لێ بکەم کە ئەم بڵاوبوونی ڤایرۆسە لە ئێستاە تا چەند کاریگەری کردو سەر لایانی دەرونی خۆت و هاوڕەکانێک کە ئێوە قسەتان لەگەڵا کردبوون منە ئەچنە شوێنە کۆنفرانسێکە یاخود ڕووماڵێکە دیکەن دیتۆ لە خیاڵی خۆتا دەڵی تۆ بڵی توش نەبوو بووم تۆ بڵێ بەرکەوتم لەگەڵەوە نەبێت یەکێک هاوکارێکم پژمی تۆ بڵێ منیش ئەو توش بێت ئەم لاین دەرونی تا چەند کاریگەری هەبووە طبعاەوە وەکو نمونەیە دێتە پێش چاوم بەنمونە کە دکتۆر لە نەخۆشخانەکان کارەکەن نەشتەرگەری ئەنجامەدەن بۆ نەخۆش بەنمونەگەر کەسێکی ئاسایی بچێتان ێ نەشتەرگەری کۆلوانەی خوێنەکە ببینێ یەکسەر ببورێتەوە ینی بەڵام لای دکتۆرەکەش زۆر ئاسایی و تەبیعی بۆتەوە لەم مەسەلێشە هەستەکەم ڕێک وایە ئێمە ئەوەنە ناو دۆخی کۆرۆنا و لە نێو نەخۆشخانەکان و ئەوەنە توش بووە بینین ینی بەلامانەوە ئاسایی قۆناغەکەمان تێپەڕ کردووە کە لە ترس ینی سەرەتای پەتاکە تۆزێ بەڕاستی ترسمان هەبوو چونکە شتێک بوو وایان لە خەڵک گەیاند بوو کە ئەمەی کۆرۆنا بگرێت یەکسانە بە مردن یعنی ئەمە واقعێکی زۆر پێچەوانەیە بەنمونە دکتۆر بەختیار تاڵەبانی کە هەم پزیشکە سۆنەر و ئەمانە لەم چەند ڕۆژەی پێشوە لە دوانێکم لێ وەرگرت لەسەر ئەم مەسەلەی پەتای کۆرۆنایە ئاماژەی بۆ کردیانی خەڵکە بووە دۆخی تەندروستی زۆر ئاسایی بووە تەنانەت کەمێک سنگی تون بۆ هاتووە پشکنینی ئەنجام داوە کە پێی وتووەتەوە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای ئەڵێ تەنانەت لە ماوەی یەک ڕۆژدا مەرحەلەکەی هەندە پێشکەوتوو بە گەیشتە مەرحەلەی سێ کە پێویستی بە ئۆکسیجین و پێویستی بە چاودێری ورد هەبووە ینی ترس و دڵڕاکی و قەلەقی وا لە کەسەکانە کات کە مەرحەلەی ڤایرۆسەکە زیاتر تێپەڕێن زیاتر بچێتە پێشەوە بەڕاستی ئێمەش لەم قۆناغەیە ینی وەکو ئاماژەم پێکرد ترسمان لە پەتاکە نەما بەڵام خۆپارێزیش ئەنجام دەدەین و خوا نەخواسە ئەگەر هاتو تووشیش بین هەروەکو خەڵکی تر چارەسەر وەرەگرین و چارەسەرانی کە هەیە ینی وەکو تەندروستی سلێمانی ئاماژەی پێکردووە لە سا 85 خەڵکی سلێمانی کە تووشی پەتای کۆرۆنا بن لە ماڵە خۆیان چارەسەرەکەن ینی پێویست ناکە بچنە نەخۆشخانەکان و ڕێژەیەکی زۆر کەمیش بە پەتاکە داخڵە بن ئەچنە نێو نەخۆشخانەکان پێویستیان بە ئۆکسیجین ببێت پێویستیان بە ڕێژەیەکی کەم پێویستیان بە ئۆکسیجینە بەتایبەت ئەوەی کە تەمەنیان هەڵکشاوە بۆ سەر و هەفتا یا هەفتا بەسەرەوە ئەگەرنا وەکو بڵێ ترست دڵڕاوکی ئەمانە زۆر باشە دڵڕاوکیمان نییە ڕامێر بەحکمی تۆ پامێری پارێزگای سلێمانیان پێم خۆش ئەگەر هەواڵێکی دڵخۆشکە هەواڵە خۆ ناخۆشەکان نابەس لەم یەک دوو ڕۆژە لەسەر مەوزوعی کۆرۆنا ئەگەر هەواڵێکی دڵخۆشکەرت پێ بێ لەسەر ئامارەکان پێمان بڵێ وەگەز ئەگەر ناخۆشە مەیڵێ بەس خۆشەکانمان پێ بڵێ وەڵاژی کۆرۆنا بەکوێگا کەمە بێ زیادە بێ من هەر سعات 11 ئەمڕۆ لەگەڵ بەڕێبەر ڕێکخراوی WHO ینی گفتوگویەکە کەم لەسەرم بابەتە من دوێنە پێی ڕاگەاندم لە دوو هەفتەی ئایندە کە دێت دۆخی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بە ڕژەیەکی زۆر بەچاو کەمەکات ینی بەڕاستی ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە و بە هەمان شێوە جێگیری بەڕێبەری گشتی تەندروست سلێمانی پێی ڕاگەاندن کە ئامارەکانی مردن وەگیانە دەستدان بە ڕژەیەکی زۆر کەم بە ڕێژەیەکی زۆر ڕوو لە دابەزینە و بەرزترین ڕێژەی مردن لە 26 مانگ بووە 26 مانگی ڕابردوو کە مانگی شەشەکات بەڵێ پێم وایە بێت لە ڕۆژێکە نزیکەی 16 بۆ 20 کەس بوو گیانێن لە دەستدا بەڵام ئێستا کەمترین ئامار هەیە کە ڕۆژانە 4 بۆ 5 کەس بۆ 6 کەسە و بێگومان ئامارەکانیش ڕوو لە دابەزینەکە کە ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکەر زۆر باشە کاک نەوزاد ئەگەڕێمەوە لای تۆ ئەمێ بزانم ئەو ڕووماڵی کەیکی یاخود ئەوەی کە نیشانی خیتە سەر تیڤەکان پێت خۆشە چ ڕووداوێک لە ئێستادا چه بابەتێک زیاتر بێتە سەر شاشەکان و بینەر بیبینێت وڵات جوان تێنەگەشتنەوە پرسیارەکە پرسیارەوەکەم ئەڵێم تۆ وەکو کامێرەمانێک ئەو ڕووماڵانەی کە دەیکەیت ئەوەی کە لە دەرەوەی ڕووماڵی بابەتەکانەکەی ڕووماڵی نەخۆشخانەکانەکەی وەکو خۆت پێت خۆشە چه ڕووماڵێک بێتە سەر شاشەکان بینەر پێت خۆشە چ شتێک ببینێت چ ڕووداوێک ببینێت لە ئێستاە وەڵام من وەکو کاری خۆم ئەو شتێکە من خۆم تەرکیزی لەسەرەکەم مەبەستێکم تایە هەیە
کە بینەر بیبینێ تێبگا لە وێنەیەک پڕ بە باوانەی خۆی ئەو شتە نقلکەم بۆ پەیام بینەر جێگای دڵخۆشی بێ هەم جێگای قوبولکردنی بێت ئەتە وێنەیەک بێ جێگای سەرنج بێ یانی وێنێک بێ من بە دوای ئاگەڕم من زۆر ئەگەڕم بە دوای شاتێکە پاملێرەکەم بانگم لێکا بۆ شتێک وەرە ئەو لە دوانمانەیە حاڵەتێک من ئەیوەستێنم گێشم لێتی بانگم لێکا بەڵام من وێنەکەی خۆم وەرەگرم لە دەستم دەرەچێ ئەڕوا ئەو لە قتەیە ئەو لوکشنەکە وەریەگرم وەکو بڵێ من خەڵاتێکی گەورە کردم وەریەگرم ئەمێ لەو پەیامە لەو کەناڵەوە لەو شاشە دابەزێ جیاواز بێ لە هەموو وێنەکانی تر لە هەموو کەناڵەکانی تر ئێجا بەدەر لەوەش ئەمێ هەر لە باسی ئەم ڤایرۆسەم پەتا کە هەیە بڵاو من پێم باشە ینی ئەمە هەشتێکی ئامە خۆ گشتگیری هێستەکەم هەمووی لە پیسپۆخلی زیاتر ئەو ئینسانانە کە تووشیانە بن مراعاتی پاکپوختەیی خۆی ناکە لە جلوبەرگ ناڵەمان جلێکی جوانە بەکەم تەواو حد بەدەنیە هەر لە ئەوە لە خواردنە لە هەوا هەڵدوشونە لە خزمەتکردنی خۆی یانێ تۆ خزمەتی خۆ بکە لە هیچ شتێک مەترسە ئەڵە ڕاست بۆ بەدەمی شێرا بڕۆ یعنی تۆ ئەوە پاک و پوختە بە بلامونەکانە مەترسە لە ڤایرۆس ئاشنا بە کەسانێک کە بێ پیس و پۆقڵ من دوو لە ڕێەوە بینێت حال لە دوورەوە ڤایرۆسە ئەیبێت یەکسەر چێت خزمەتی خۆ پارێزنەکە بۆن خۆشیە پاک و پوختەیە یعنی بەڕاو نەقێکا یەتە دەرەوە بێتر زۆرە دەرەوە لە ترسی ئەوەت نەبێت کە تۆ تووشی ئەم ڤایرۆسە بێ خۆی ترسە ڕاتەکێشێ بۆ توشبوون هەندێک خۆشەکان وەسیەتم یاخود قسەم بۆ هەموو هاوڕێکانم ئەوانەی دەرەوەش و ناپەیان بە هیچ شێوە لە هیچ لێ نەترسن پاکپوختەی خۆیان بکەن انشاءالله سەرکەوتنی مەحفوظە دەرفەتی کەمیش ماماوەڵێن لەناو ڕۆژنامە نووسانی ئێستا گەر یەکێک بپژمێژەران هەمووی وت الحەمدولای سەمووی ڕاکە نازانم شتە ڕاستەیانە وەڵا بزەوت ئەمە واقع جاران کە یەکێ بشمی وەکو خۆ دەڵێ ئەودا الحەمدوللا بەڵام ئێستا تەنانەت لە نێو خۆپشاندانێکە کە سەوتی زۆر هەیە یەکێ ئەپشمێ هەموو ئاوا سەیریەکان هەموو چی بوو یانی وەکو ئینی لێ هاتووە پشمە و ئەمانە زۆر خەتەرە ئەگەر بپشمێ بێدەست بەلوتەوە بگری بۆی نەپشمێ پشمینەکە بگەڕێتەوە کەڕامیگان بە هیوای سەلامەتی بۆ ئێوە و تەواوی هاوکاران و ڕۆژنامە نووسانی تر لە هەر شوێنێک و هەر جێگایەگەنکەوە با بڵێن لە کاری جێبەجێکردنی ئەرکەکانیان دەرفەتمان کەم ماوەچکە میوانێکی تیشمانی هەیە لەسەر بابەتی ڕۆژنامە نووسان دەبێت قسە بکەین سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ڕێنمایانەیەکەوە بۆ ئێمە بۆ بینەرانیشتاندا بەڵێ دانیار پێم وابێ تەمەرێکی دیکەمان هەیە کە وەک پێشتر لە هەنێک ڕێنماییشمان ئەچین لای ڕێنمایەکە ڕێنمایەکانی ئەمان و ڕێنمایەکانی ئەوانیش دووباربا بە بیری خۆمان و بینەرانی بێنینەوە دەچین لای ڕێنمایەکی تەندروستی و پێکەوە بینەری دەبین. هاوڵاتی خۆشەویست بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یەکەم پێویستە دەستەکانت بە ئاو و سابوون بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە بشۆی تا مەترسی توشبوونت بە نەخۆشیەکە کەم ببێتەوە. ئەمە یەکێکە لە باشترین ڕێگەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. دووهەم دەستەکانت لە چاو و دەم و لوتت نزیک مەکەوە ڕەنگە بەهۆی دەستلێدان لە شتێکەوە ڤایرۆسەکە هەڵبگریت بۆیە دەبێت سەرەتا دەستەکانت بە باشی بشۆیت بەر لەوەی دەستبەریت بۆ دەم و چاو و لوتت. سێهەم لەو کەسانە دوورکەوە کە کۆکە و پژمەیان هەیە. چوارەم ئەو شوێنانەی زوو دەستیان لێ دەدرێت بە باشی پاکیان بکەرەوە چونکە ڤایرۆسەکە دەتوانێت لە سەر دەستکی دەرگا و سەرمێز و بەلوعای ئاو بمێنێتەوە و بگوازرێتەوە. بۆیە دەبێت دەرمانی پاکەرەوە واتە تەعقیم بەکاربهێنرێت بۆ خاوێنکردنەوەیان. پێنجەم کاتێک دەچیتە ناو خەڵک دەمامک ببەستە بە تایبەتی ئەگەر خۆت جۆرێک لە نەخۆشیەکانی سیەکانت هەیە وەک ڕەبۆ یان لە کاتی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات ئەوە پێویستە دەمامک بەکاربهێنرێت. هاوڵاتی بەڕێز ئەگەر چاودێری کەسانی نەخۆش دەکەیت یەکەم پێویستە کاتێک بەرکەوتنت دەبێت لەگەڵ نەخۆش ئەوە دەمامک و دەستکێش و بەرکۆش یاخود سەدریەی تایبەت لەبەر بکە. کاتێک لە ژوورەکە چوویتە دەرەوە دایان بنێ و فڕیان بدە جارێکی دیکە بەکاریان مەهێنەرەوە. دووهەم قاپ و قاچاق و خاولی و جلوبەرگی کەسە نەخۆشەکان بەکار مەهێنن. سێهەم جلوبەرگ و بەرگی جێگەیان بە ئاوی گەرم شۆن. چوارەم ئەگەر کەش و هەوا خۆش بوو پەنجەرەکان بکەنەوە تا هەوای ژوورەکە ئاڵوگۆڕ بکات. هاوڵاتی خۆشەویست چۆن ڕێگری لە گواستنەوەی نەخۆشیەکان بکەین لە ئاژەڵانەوە. یەکەم گۆشت و هێلکە زۆر بە باشی بکوڵێنە تا مەترسی نەخۆشیان لەسەر نەمێنێت.
دووهەم با بەرکەوتنت لەگەڵ ئاژەڵی زیندوودا کەم ببێتەوە. سێهەم هەر کاتێک دەستەکانت لە ئاژەڵێکەوەدا بە زووترین کات دەستەکانت بە ئاو و سابوون بشۆ. ئەگەر چاودێری چەند ئاژەڵێک دەکەیت ئەوە دەبێت لەگەڵ دەست هەڵگرتنت لە هەر ئاژەڵەیەک دەستەکانت بشۆیت تا ئاژەڵەکانی دیکە بپارێزیت. لە ئەگەری توشبووندا ئەوە ئەم کارانە بکە. یەکەم پەیوەندی بە پزیشکەوە یا دامەزراوە تەندروستیەکان بکە. ئەگەر گومانت هەبوو لەوەی تووشی نەخۆشیەکە بوویت. نیشانە باوەکانی نەخۆشیەکە بریتین لە ئازاری قوڕک، سەرئێشە، زیادبوونی دەردراوی لووت، هەڵامەت و تا، کۆکە و سەرئێشە، شەکەتی و هەستکردن بە لاوازی، تەنگەنەفەسی و توندبوونی سنگ لە حاڵەتە قورسەکاندا. دووهەم ئەگەر لەلایەن پزیشکەوە ڕەوانەی ماڵەوە کرایتەوە ئەوە هەوڵ بدە لە ماڵەوە بمێنیتەوە پشوو بدە بۆ ئەوەی زووتر چاک ببیتەوە و کەسانی تر توش نەکەیت. سێهەم لە کاتی سەردانی پزیشک ئەوە دەمامک بەکاربێنە بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بکەیت. چوارەم کاتێک دەکۆکیت یا دەپژمیت دەمولوتت دابپۆشە. پێنجەم بە هیچ جۆرێک سەردانی نەخۆش مەکە لە ماڵ و لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا بەمەبەستی هەواڵ پرسین. دوورکەوتنەوە لە ترس و دڵەڕاوکێ. یەکەم هەوڵ بدە خۆت دوو دڵ نەکەیت و مەترسە و مەکەوەرە ژێر کاریگەری هەندێک هەواڵی ناڕاست کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەگوازرێتەوە. ئەمانە گشتیان ناڕاستن و بنەمایان نییە. تەنیا زانیاری لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانەوە وەربگرە. دووهەم ئەوەی جێگەی دڵخۆشیە تا ئێستا ڕێژەی مردن لە نێو بەشداربوواندا زۆر کەمە بە بەراورد بە پەتا و هاوشێوەکانی تری. ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی. وڵاتیزان لەم تۆرێماندا باز لە پێشلکارەکانی شەژمانگی ڕابردووی ڕۆژنامەنووسان دەکەین لە هەرێمی کوردستاندا بۆ پێکە پێشتریش سندیکای ڕۆژنامەنووسان هەرێمی کوردستان کۆنفرانسێکی باسی لە پێشلکارەکانی شەژمانگی ڕابردووی هەرێمی کوردستانی کرد. لەم تۆرێشماندا باز لەوە دەکەین کە شەژمانگی ڕابردوو چ پێشلکارێک بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرا ئەویش بە میوانداری زۆر بەڕێز ڕەحمان غەریب بەڕێوەبەری سەنتەری میترۆ. کاک ڕەحمان زۆر بەخێر بێن. سپاس کە میوانی بەرنامەکەما بووین. کاک ڕەحمان شەژمانگی ڕابردوو پێشلکارەکان چین بە تایبەت لەم چەند مانگێکی بەر ڤایرۆسی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆناکەوێ ئەو پێشلکارانە چون چین کە لەم ماوەی ڕابردوودا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە. خۆی لە ڕاستیا پێشەوەی باسی پێشێلکارەکان بکەین حەقە دوو قسە بکەین لەسەرەوەی وەزعی کوردستان ئێستا یعنی دوو قەزەی زۆر زۆر گرنگ هەیە. یەکیان مۆزوعی گەندەڵیە لە هەرێمی کوردستان و خاڵی دووەم پەیوەندیدارە بە وەزعی عامەوە یعنی کۆرۆنا. ئەنجا ئەم دوو مۆزوعە کۆرۆنا و گەندەڵی هەردووکیان پێویستیان بە زانیاریە، پێویستیان بە شەفافیەتە، پێویستیان بە تەعاونی هەموو لایەکەیە، پێویستیان بە هاوکاری هەموو لایەکەیە بە تایبەتیش میدیا بۆی سەرکەوین بەسەر ئەم دوو دوژمنە گەندەڵی و کۆرۆنا. بەڵام ئەوەی جێی داخە حکوومەت نایەوێ میدیا شەریک کا لەم شەڕە کە هەیە نایە شەریکی کا لە مۆزوعی بەرەنگاربوونەوەی کۆرۆناوە نە بەرەنگاربوونەوەی گەندەڵی. ئەوە یعنی حەقە لەو تەبێژی حکوومەت پرسی بۆ نایە. بەڵام ئەوەی کە من ماڵکە نایانەوێ بە سلوکیان نەزانین نایانەوە ینی بەوەی کە ڕۆژان ڕۆیە بۆی کە جەنابەت پرسیاری پێشێلکارەکانت کرد کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکە ڕۆژانە تەنانەت لە سەردەمی بڵاوبوونەوەی فەتای کۆرۆنا کە ڕۆژنامەنووسان لە هێڵی یەکەم بوونە، ڕۆژنامەنووسان پاڵپشتی بڵین هەڵمەتی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بوون، ڕۆژنامەنووسان بڵین وعی تەندروستی هۆشیاری تەندروستیان بڵاو کردوێتەوە، ڕۆژنامەنووسان زانیاری دروستیان ناوە بە ڕایگشتی لەگەڵ ئەمەی کە ڕۆژنامەنووسان بە ئەرکە پیرۆزەکەی خۆیان هەستاون لە پێدانی زانیاری و هۆشیارکردنەوە و بەرەنگاربوونەوەی ئەم پەتایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بەڵام لە هەموو شار و شارچەکانی کوردستانە ڕێگری هەبووە، لە هەموو شار و شارچەکانی کوردستانە بێزارکردن و هەراسانکردنی ڕۆژنامەنووسان هەمووی ژەنهی لە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسی پیاو کراوە. ئەمە هەر هەمووی پێمانەڵێ کە حکوومەت نایەوێ لەسەر مۆزوعی ڕوبەڕووی کۆرۆنا و گەندەڵی کە
شەریک بۆ خۆی دروستکە. زۆر باشە کاک ڕەحمان با ئەگەر مەسەلەن وەکو بەڕێز ئاماژەدان پێکرد ئێستاکە ینی بەسەراحە دەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ناشەفافە لە بابەتی ئابووری لە بابەتی حتا تەندروستیش ڕێنمایی دەدات جاران نکتەیەکیان کردبوودەن حکوومەت دەیگوت ڤایرۆسەکە هەیە خەڵک دەیوت نییە ئێستا دەڵێن نییە دەڵێن هەیە ینی جۆرێک لە جۆرەکان هەچی دەڵێ شەفافەتی لای خەڵکی ڕازگۆیەکەی بەداخەوە لە دەستداوە ڕۆژنامەنووسانیش هەمیشە دەست بۆ حساسترین بابەتەکانی ڕۆژ دەبن و ئەمەش دەبێت هۆی ئەوەی کەوا لەلایەنە پەیوەنددارەکان تووشی با بڵێن سزادان و هەروە بێتەوە دەست درێژی و وەروە پێشێلکاری ببنەوە بە شێوازێکی گشتی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ڕێگریان لێ دەکرێت پێشێلکاریان بەرامبەر دەکرێت یا خود دەسەڵات جیاوازی لە نێوان ئەو سیاسەتی پشتی ڕۆژنامەنووسەکان دەکات. ئێمە سنتەری میترۆ 10 ساڵە راپۆرت بڵاوکەینەوە یعنی ئێمە لە دامەزرانی سنتەری میترۆ لە 2009 هەتاکو ئێستا ئێمە لە 2011 یەکەم راپۆرتمان کردووەنەوە راپۆرتی سنتەری میترۆ هەیەوە سەرقاڵی راپۆرتی دەهەمینین لە هەموو لە 10 راپۆرتەکە تەماشایکەی زۆرترین ئەو پێشێرکانیانەی کە کرا بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن کراوە یعنی بۆ نمونە ئەو ساڵانەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بەشداری حکوومەت بووە مامەڵەی دەستگا ڕسمیەکان جیاواز بووە لەگەڵی وەکەوەی کە ئێستا لە مەعارەزەیە لەگەڵ ڕۆژنامەنووسەکان بەڵێ ینی ڕەفتاری هێزە ئەمنیەکان لەگەڵی تونگوتیشتر بووە کە کاتی هاتوۆتە ناو مەعارەزەوە لە مۆزوعی پێدانی زانیاری مەشاکلیان هەبووە ئێستا هەیانیانی ئەو وەختە ڕەنگە تۆزێ جیاوازی هەبێ بە شکڵێکی عام ئەو کەسانی کە پێشێرکانی ئەو ڕۆژنامەسانەیە کە پێشێرکاریان بەرامبەر ئاکرێ زیاتر یان ڕۆژنامەنووسی سەربەخۆن یان ڕۆژنامەنووسی سەر بە ئۆپۆزیسیۆنی سیاسی معنایەوە نییە ڕۆژنامەنووسی حزبەکانی تر کە لە ناو دەسەڵاتی شانۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لە دوهۆک یان پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و لە هەڵەبجە و لە چۆچۆ پێشێرکانیان بەرامبەر بە ناکری و مشکلیان نیە نەخێر هەموو ڕۆژنامەنووسان بە شێوەیە لە شێوەکان هەیەە مەشاکلیان هەیە لەگەڵم دەسەڵاتە لەگەڵم حکوومەتە کە مەفروزە نەمێنێ ینی ئەم حکوومەتە ئێستا کە هەموو چەکەکانی ڕووی کردوتە گەندەڵی وانە بێ ئیسوادە لە چەکی میدیایشکایانی یان ئێمە هیچ منطقی تیان نییە تۆ پشت بە میدیا نەبستی لەم شەڕەت کە زۆر گرنگە میدیا ئەگەر پشتت بە میدیا نەبە زواتە ناتێ شەفافیت هەبێ لە ئەم پرۆسەیە کە شەفافیت لەو پرۆژەی چاکسازی وڵێ کە ینی شەفافێت نەبوو پشتیوانی میلی هەر میدیانە پشتیوانی خەڵک یعنی تۆ چۆن ئەتوانی کە پشتیوانی خەڵک بەدەستبێنی لە کاتێکا کە متمانە نییە کاک ڕەحمان ئێستا و پرسیارە دووسەبێ حکوومەت پرۆژەیەکی چاکسازیە دەیەوێت با بڵێن گەندەڵی و کۆمەڵێک بابەتی ئابووری دارایی بە ئاراستی چاکسازی بەرێت بەڵام نایەوێ میدیا ئەمە بۆ خەڵکی بڵێ یعنی جارێ نابڵێ با بزانین تۆ یعنی تۆ ئەم مەوزوعی گەندەڵیە چیە ینی یعنی خۆ شتێکی نەویندران نییە وانە شتێک هەیە لەناو موسساتی دەوڵەت هەیە وانە ئەم گەندەڵ ناو موسساتی دەوڵەت هەیە علاقەی بە دۆسیەوە هەیە دۆسیەکانی گەندەڵی مالیە گەندەڵی ئیداریە ئیتر نازانم هەموو نوع گەندەڵەکان وانە لەناو موسساتی ئێمە خۆهۆر هەمووی هەیە یعنی تۆ ئەگەر بڕۆیی بۆ موسسەیەک بۆ کەشفکردنی کەیسێکی گەندەڵی نابێ پێویستە بە زانیاری نییە ئەبێ و موسسەیە زانیاریت باتێ مەبەستم لە شەریکردنی میدیا ئەوەیە کە شەفافێت هەبێ ناو موسساتی دەوڵەت یاسای پێدانی زانیاری لە موسساتە جێبەجێ بکرێ بەمەش میدیا توانێت شەریک بێ لە کەشفکردنی دۆسیەکانی گەندەڵیان ینی گەندەڵی نابێ هەر دروشم بێ گەندەڵیە بێ شەریکی بۆ دروستکەی شەریک لە بەرەنگاربوونەوەی مەبەست یعنی تۆ میدیات هەیە پێش میدیایش ینی جەماوەری خەڵک
يعني تۆ ئەگەر خەڵک پشتیوانت نەبێت لەم مەوزوعی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە ناتوانانی گومان لەسەر ئەو نیەتە دروست دەبێت کە حکوومەت لەبەرەوە حکوومەتە بێ بیت لە مۆزوع بکاتەوە زۆر بەجددی ئێمەش کام پێشەکانیان بڵاوکەینەوە لە 6 مانگ و 3 مانگوانە ئەمانێ سەرنجی حکوومەت بۆ ڕایکێشین کە مامەڵەی دام و دەستگاکانمان چ ئەمنی چ مەدەنی لەگەڵ میدیا خراپە وە کە خراپیش بێ میدیا ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە هەموو شتانەی کە هەیە لە هەموو خراپەکاریانی کە هەیە یعنی بۆ نمونە من شتێک بڵێم خەڵکی هێرشی تورکیا بۆ سەر خەڵکی مەدەنی وانە یعنی چی ناڵی میدیا بچێت تەختەیەک ئاخرەمە کفرە یعنی خەڵک چۆن بزانێت چی خاکی خۆتە وڵاتی خۆتە چۆن چی ئەکە ئێران چی ئەکا لە منتیقی ئێمە لە قاس و نازان چی کە تۆ چاوی کامیرە نەگەیشتەوە شوێنە ئیتر خەڵکی دەرەوە چۆن بزانێ تورکیا ئەوەی کە ئستێدافێکە خەڵکی مەدەنی ئێران وی ئستێدافێکە خەڵکی مەدەنی و گوودنشینە ئێمە پێویستمان بەوەیە کە حکوومەت مامەڵەی بگۆڕێ لەگەڵ میدیایە ئەگەر مامەڵی نەگۆڕێ پێم وایە دژونەیەکی تر بۆ خۆی دروستەکانی ئێستا ئەم مامەڵە خراپەی لە بینی میدیا و حکوومەتە هەیە لە بینی میدیا و دەسەڵاتە هەیە پەیوەندی بە چیەوە پەیوەندی بەوە هەیە کە لە ماوەیەکی زۆرە ئەم هۆز ئەچاک ناکرێت ئەم مەشاکلانی کە هەیە پۆلیس بۆ بچێ ڕۆژنامەز بۆ بێ دەستگیر بکرێت لە کاتێکە کە یاساکە ڕێگەی بۆ نەیەوە قەزێکی لاقی بە هەواڵ و بە زانیاری و بەوانەوە هەیە ئوسوڵی خۆی هەیە دەستگیرکردن نییە بۆچی تەسە ڕۆژنامە نووس لە ماڵەوەی دەست بە سەرەکەیت و ئەیبێ ئەیکەیتە کونجی زیندانەوە ماوەیەکی زۆر ڕوویاوە لە شارەکانی کوردستان هەر هەمووی ڕوویاوە ئەم مەوزوعانە بۆ ئەبێ ئاسایش کەیسەکانی ڕۆژنامە نووس وەرگێ وەنیە بە سیاسی بکرێن مۆزوعی بەڵێ یعنی مۆزوعی ئەوەی کە ڕۆژنامە نووس یعنی کەیسەکانی ڕۆژنامە نووس پەیوەندی بە مەرکەزی شۆرتەوە هەیە بۆ بێ پەیوەندی بە بنکەی ئاسایشەوە هەبێ ینی بۆ بێ ئاسایش مەوا مامەڵە بکات لەگەڵ ڕۆژنامە نووس زانیاری بۆ بێ نەدرێ ئەمانە هەمووی کۆمەڵە پرسیارێکن حکوومەتە بێ پرسیاری هەبێ وەڵامی هەبێ ئەوە خۆ باس دەکرد یاسا دادگا کە سکاڵای لەسەر ڕۆژنامە نووس دەکرێت دەست بەجێ دەستگیری دەکات و هەموو یاسای و ڕێکارەکانی خۆی جێبەجێ دەکات بەڵام ئەگەر بە پێچوانەوە بێت ڕۆژنامە نووسێک داوایەکی بە یاخو سکاڵایەکی هەبێ تا چەند یاسا تا چەند دادگاکان هاوکاری دەبن کە بۆی کە بە مافەکەی مافی خۆی وەرگێتەوە ئەوەیش هەر مشکلی زۆری دیایە مۆزوعی ئەوەی کە ڕۆژنامە جارێ هەر ڕۆژنامە نووس هینە داوای یاسایی زۆر کەم هەیە این ڕۆژنامە نووس کە چێتۆماریەکە کە ئیشە زۆر دواکەوێت و زۆر جار ئەو لێدان و ئەوەش هەیە بەڵێ ناگاتە ئامانجی خۆی بەڵام کە بەرپرسێک حزبیان حکومی داوایەکی یاسایی تۆمارەکە لە زڵی ڕۆژنامە نووسێ بە پەلا ئیجراعاتەکرێ یعنی ئیجراعاتەکان زۆر سەریع و ڕۆتیناتی داری نامێنێ لەو نامێنێ بالمناسبە مامۆستا عەلی باپیریش سەردانی سنتەری میترۆی کرد ئەم مەوزوعانەمان باس کردووە لەگەڵی یعنی ئێمە یعنی هیوامان هەیە بۆ ئۆپۆزیسیۆنی سیاسی بتوانێت دەورێکیشی هەبێ لە مۆزوعی ئەوەی کە ئەم دۆخە چاک بکرێ یعنی هەم لە مەسلحەتی ئۆپۆزیسیۆنە هەم لە مەسلحەتی دەسەڵات خۆیەتی کە ئەم وەزعە چاکە چونکە عیلاقەی باشی نێوان و ئەساتی حکوومەت لە جێبەجێکردنی یاسای زانیاری بە دەستکەوتنی زانیاری یعنی دیموکراسیەت بە قوتەکە و یعنی پرۆسی سیاسی حرەکەتێکات و یعنی سە تۆ لەکوێ بچیتە شوێنێکەوە زانیاریت بنێ و من خۆم کەم بەم بینایەت تۆز زانیاریم بێ هیچم دەستەکەی سوە دەرە یعنی هیچ وەنیە لە زۆر حاڵەتە ئێمە ڕۆژنامە نووسان ئاوایەوەمانە تەمان مشکلەیەکی تری شێ پەیوەندی بە ڕۆژنامە نووسان خۆمانەوە هەیە یعنی ئەگەر باسی جێی خۆشمان پێنجەی خۆشمان زۆر ساغ و سەلامت نییە بۆ نمونە تۆزێک گرفتیشمان لە خودی ڕۆژنامە بۆ نمونە ئەم هەموو یعنی دەستگای میدیایە یعنی ئەگەر ئەوانەی کە سەر بەخۆنوانە بە پەنجەکانی دەست ئەژمێرێن
هەر هەمووی دابەش بوون بەسەر ئەم مەکتەبی سیاسی و ئەو مەکتەبی سیاسی و دابەش بوون بەسەر ئەم حزب و ئەو حزب خامی ڕاست و شەخامی چەپ بوو. یعنی شتێکی زۆر زۆر ناخۆشە کە ئێمە تەماشاکەین مەساحەی ئازادی میدیا لەلایەکەوە حکوومەت لەلایەکەوە دەسەڵات و لەلایەکی شەو خۆمان بەوەی کە هەموو شتەکانمان یعنی شکلێ لە بازاری کڕین و فرۆشی تیا دروست بووە تو سری هەموو تۆڕە لە ناو تۆڕە کۆمەڵایەتێک ئەم هەموو پێیجا بەسەر ئەم مەکتەب سیاسی هەڵێن و لەم مەکتەب سیاسیە خەنە خوارەوە ینی جەوێکە لە حملەیەکە کە شەوێک گرتیان بۆ هەڵمەتی ئەمریکا پێ ڕقوکینە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە کە کێی هەمار ڕۆژنامە نووسخوا دیارە ینی ڕۆژنامە نووسەکە زۆر جارکار هەمان ئەو پێیجانش بۆ زیاتر بینەر وە ئەکەن سەرنجی بینەر ڕاکێشن و پیان وایە کە تا بینەریان زیاتر بێجاریان راپۆرتێک ئامادە دەکە هەر هیچ سوودێکی نیە بەس بۆی کە بینەرێک بۆ خۆی ڕابکێشێ ئەم بابەتانە ناکاتە ڕاست بیر لەوە ناکاتەوە کە چەندێک کاریگەری لەسەر کۆمەلگاوێ وەرە کۆمەلگا خێزانەکەی خۆشی تیا ینی کوڕەکەی خۆی تایە کچەکە خۆی تایە کە سێری ئەم هیناکە ئینسانە بێ یعنی کە ئیشێکەکە ئەوەرەن بیر لەوە کاتەوە کە خێزانەکەی کە تەماشای ئیشەکەیەکە تاریخ نابێتەوە ینی بە ئیشەکەی ئەوانەی کە لەم پەیجانە کە ڕقوکینە ئینتاجەکەن و بڵاویەکەنەوە ئەوانەی کە سوکایەتی و ناوزڕاندن بڵاوەکەنەوە کە ئیشیان بۆ بە ئەمانە یعنی ئەبێ بە خۆیان نابچنەوە و ئەبێ بزان حەجمی و زەرەرەی کە ناو مجتەمەعی کوردستانی. کاک ڕەحمان ئەگەر بە لەسەر مۆزوعی پێشێلکاریەکان چکە سنتەری میترۆ توانم بڵێم ئەکتیڤترین سنتەرێکە زیاتر ینی ئەگەر بە کەمکردنەوە لە ڕۆڵی سندیکای ڕۆژنامەنووسان نەبێ هاوشانی سندیکای ڕۆژنامەنووسان ینی ئەوەندە ئەکتیڤە سنتەری میترۆ لە هەم بە داواکاری و بە دەمەچوونی مافی ڕۆژنامەنووسان دیارترین ئەو جۆرە پێشێلکاریانەی یان با بڵێن تازەترین نوعی پێشێلکاری دەسەڵات لە ینی پەیوەندیدار بەرامبەر کۆمپانیا شەریکە هەر شوێنێک لە هەمبەر ڕۆژنامەنووسان دەیکەن گرنگترین ئەو با بڵێن ڕێگریانە ئەو پێشێلکاریانە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکەن بە تایبەت لەم چەند ساڵانی ئاخیر وە بە تایبەتیش لەم شەژمانگەیە ڕۆژنامەنووسان چۆنی ڕوبەڕووی کێش و گرفت دەبنەوە ئەو چۆن پێشێلکاریان بەرامبەر دەکرێت چۆن ئازیەت و ئازار دەدرێن ئەوی هەستان پێکردووی لە راپۆرتەکانتانە دیارترین ئەو پێشێلکاریانێکری ڕێگریە کە تۆ ئەتێ بچی بۆ شوێنێ بۆ ڕووماڵکردنی هەواڵ ڕێگەت لێکردن ئەمە دیارترینیانە بەدە ناو ئەم نوع پێشێلکانە شتی سێر و سەمەریشی تیاهاتوە بۆ نمونە تۆ چی لە شوێنێکە ڕووماڵەکەی ئاساییشی دەگرێت باتە ناو بنگەی ئاساییشەوە ئینێکی پێتۆمە ئیمزاکە تاودێککە پێ ئیمزاکە بەڵێ نامەیەکە پێ ئیمزاکە نابێت تو جارێکی کرد بۆ شوێنەکەکە بۆ نێم ینی ماڵی باوکی تۆی ماڵی باوکی منیشە ینی بۆ نێم بۆ نییە ئەم هینە دروست بووە ینی تەنانەت لە خۆپشاندەرانیشین لە ناو خۆپشاندانەکانە خەڵک زگیر کراوە دەست بەسەر کراوە براوە جارێکی تر خۆپشاندان ناکەم ینی شتێکی ئەویان پێ ئیمزاکەنوانە ئەمە شتێکی باش نییە بەڕاستی ینی خۆی قەزەکە ینی ئەم حکوومەتی خۆمانە ینی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ئاگەریانەوە دیموکراسیەت بچەسبێ ئیترم دیموکراسیەتە ئینێ کۆڵەکەی هەیە یەکێک لە کۆڵەکەەکانی ئازادی میدیا ئازادی ڕادەربڕینە ئەگەر تۆ بتێم بەبێ ئەم کۆڵەکە دروستیکەی ڕۆژەیە لە ڕوخەیە بێ لە ڕووماڵێکی سادە ڕێگری لە ڕۆژنامەکەی بە تەمای خەڵک چاوەڕێکی ئەم شتا ینی من ئێمە نامانەیە بە زمانێکی هین قسە بکەین وانە هەر سنتەری میترۆ هەوڵیا لەگەڵ حکوومەت ینی ئیشکە لەسەر مۆزوعی چاکردنی وەزعی ڕۆژنامەنووسانوان بۆی هەر ئەمڕۆژ ڕووی دەمانەکەین ئەنجومەنی وەزیران جەنابی کاک مەسرور بارزانی جەنابی کاقوبات تاڵەبانی لەوەی کە ئەم وەزعا بێت چاک بکرێ ینی نابێ هەر 6 مانگ سنتەری میترۆ بێت و 6 مانگ سندیکا بێت و ئامار ڕواکاتەوە تاوان ئەمە ئامارانە ینی ئیشی لەسەرەکرێت لە ڕاستیانی ڕێکخراونەوە دەوڵەتەکانی وەکو کۆمیتەی بەرگیری لە ڕۆژنامەنووسان بەڵێ پام لێرانی بێسنوور ئەمانە هەرمەی ئیش لەسەرەوەکەن تا دوای راپۆرت هەیە راپۆرتی وەزارەتی تری ئەمریکا هەیە ساڵانە راپۆرتی هیومان ڕایتس وۆچ ئەتیما دەکەن لەسەر ئەم ئەحسانە
هەر تەماشاکەن وەزعی کوردستان باش نابێ ئێکاکە لە مۆزۆعی ئازادیە باش نابێت سەحافەیە باش نابێت ڕادەر بڕین باش نابێت لە تا مامەڵەت لەگەڵ ڕێکخراوە دیموکراتیەکان باش نابێ وانە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سیاسی مامەڵەت هەر خراپە بێ لەگەڵ ڕای جیاواز مامەڵەت هەر خراپە بێ ئەی دیموکراسی لەبەرەوە یعنی تۆ لە اقتصادا وەسع دوایە لە مۆزۆعی ئازادی بڵێن ڕێکخراوەی ئیش ئازادی ڕادەربڕین ئەم شتانە هەر هەمووی مەشاکل تێوانە بێگومان ئەمەمی دەرەجەیە لەسەر حکومڕانیوانە بێ بیری لێ بکەنەوە ینی ڕحمان ئێوە وەکو سنتەری میترۆ ئەو راپۆرتانەی یاخود ئەو ئامارانەی کە بڵاوی دەکەنەوە تا چەند بۆتەوەی بێزاری حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان هەبوو بێنە حکوومەت بێتە سەرخەت و قسەتان لەگەڵا بکە ئەمە نابێەوە بڵاو بکەنەوە نابێ ئەمە بکەن ئێمە هینە یعنی ئەو راپۆرتانی بڵاوەکەینەوە بێگومان زۆر جار کەم جار هەیە دەستخۆشیمان لێ بکرێت لە حکوومەتەوە دایمە بێزارن و سەرزەنشتمانەگەن و ئەمانە هەیە لە ناو دەسەڵاتە ینی جۆرن خۆ دەزانی ینی لە ناو کۆمەڵی ئیسلامی هەمووی نابێ وەکو یەک تەماشا بکرێت هیچ غەڵەتێکەکە لێدوانێکی خراپەیە نابێ هەمووی لەسەر کۆمەڵی ئیسلامی حساب بکەی وانە ڕاستە لە ناو پارتی شاوا تەماشایەکەین ناوی کێتیشە ئێمە ئەوکو سنتەری میترۆ بۆ نمونە ئێمە ماوەسا عەلی باپیر لە ناو کۆمەڵی ئیسلامی بە دۆستی خۆمان تەماشاکەین خەڵکێکی تر ڕەنگە لە ناو کۆمەڵە بێ بڕای بەم مۆزوعی ئازادی ڕۆژدا هەیە وانە لە ناو پارتیشانە هەیە بڕای بە ئازادی ڕۆژناوەنووسی هەیە ناوی کێتی وانە ڕاستە ئێمە سنتەری میترۆ تەرکیز لەسەر ئەوانەکەین ئەمانەوێ ببن بە عاملی فشار لەسەر دەسەڵاتوانە لەبەرەوە ئێمە لەوە هەمیەوە ناژین وڵا ئەحزاب نابێت ڕوو بکەینە ئەحزاب نا ئەحزاب لە ناو پەرلەمانە ئەگەر یاسایەکی باش دەرچیان خراپ دەرچێ حزبە سیاسیەکانن لەڕێی حزبە سیاسیەکانەوە لەبەرەوە ئێمە ئەگە بمانوێ شتێ بکەین بێگومان بیر لەم دۆستانەمانەکەینەوەمانە ئەمانەی کە دۆستمانن بێگومان دایمە سەرینە ینی دەستخۆشیوانە خەڵکیش هەیە وەکوتم لە ناوێکی پارتی ئێمە بە دوژمنی ئەزمموی کوردستان ئەزانێ کە ئێمە کوردستانمان لە هەمویان خۆشترەوێ بەوەی کە ئێمە دایمە سومعی هەرێمی کوردستان خراپەکەین بەڵام ئەوەی کە سومعی هەرێمی کوردستانی خراپ کردووە شێوازی حکومڕانیە شێوازی مامەڵەیە لەگەڵ مۆزۆعی ئازادی شێوازی مامەڵەیە لەسەر لەگەڵ ئافرەت شێوازی مامەڵەیە لە هەموو ئەو سەکتەرانەی کە گرنگن بۆ حکومڕانیەکی باش ئەمانەیە کە سومعی هەرێمی کوردستان خراپەکە هیوادارین بە هەمومان بتوانین ئەم سومعی باشی بۆ بگەڕێنەوە هەرێمی کوردستان چونکە لە ناو تەقدیر لە نێو دەوڵەتەکانە وەزعمان باش نییە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز ڕحمان غەریب سەرۆکی سنتەری میترۆ سپاس کە میوانی بەرنامەکەمان دیۆم بڕۆ ڕحمان بەخێر بێت ڕۆحەکەمە سپاس بۆ زانیارەکە سەر چاوم بەڵێ بینەرانی ئازیز سپاس بۆ میوانداری بەڕێزان کەوا لێرە میوانداری ئێمەیان قوڵ کرد سپاس بۆ بینەری ئێوەش سپاس بۆ هاوکارانم لە پەیام وەروەها سپاس بۆ هاوکاری شمدانیان نورەدین بەم شێوە بەرگە و بابەتە جیاوازەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخواتان نسپێرین لە ئارامیا بن دوای تەندروستێکی باش بۆ لایەک خواتان لەگەڵ